فيزا للسفر إلى بريطانيا. حصول على اللجوء في بريطانيا. كستان أترسيلة ستيفن لاهور طلباني. الله يكي كردستان لو شعر النية ككباف وطلباني. وزقن بخونة هذا بينكم وبين بعض. في الحالتين سياسة بريطانية. والله بلدكم جميلة ولكن حق الألغام. والله فشلت عن هنا. You're distracting me now with the story about Gertrude Bell. Oh wait. إن الله مع الصابرين. بخير بين بخير بين سرسر وسرچاو بخير بين بو بصري فيحاء بناوي خوموا بناوي شاري سليمانيوا كمن كوري سليماني بناوي كردستانوا وبناوي همو عراقوا بخير هاتن لأيوي أزيزكم گەنجانی هەر نۆزدە پارێزگاکەی عێراق بەخێر بێن بۆ بەسڕەی الکەرەم زۆر دڵخۆشم کە بۆ یەکەم جارە لە ژیانما دێمە ئەم شارە زۆر دڵخۆشم کە جارێکی دیکە کۆبووینەتەوە هەر هەمومان بۆ ئەوەی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بێستون تۆمار بکەین. ئازیزان ئاگاتان لێیە کە خێزانەکەمان خانەوادەکەمان چەند گەورە و فراوانتر بووە. ئێستا ئێمە خێزانێکی زۆر گەورەین کە لە چیاکانی کوردستانەوە دەست پێەکەین و گەشتوینەتە شەط العەرەب و بێگومان ئەم خێزانە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر و فراوانترە بێ لە پێناوی یەک شتە لە پێناوی ئەوەیە کە ئایندەیەکی باشتر بۆ خۆتان بنیاد بنێن. بەڕێزان دڵنیام کاتێ ئێوە دێن بۆ ئەم بەرنامەیە کاتێ هەزاران کەس داواکاری پێشکەشەکە بۆ ئەوەی بێ بۆ ئەم بەرنامەیە لەبەر ئەوە نایەت کە لەسەر تەلەڤیزیۆن دەرچێ. تەلەڤیزیۆن زۆر ئاسانە لەسەر تەلەڤیزیۆن دەرچی، بەڵام ئێوە پەیامێکتان هەیە ئەتانەوێ بیگەێنن. ئێوە ئەتانەوێ ئایندەی خۆتان بەدەستی خۆتان بنیاد بنێن. ئێوە ئەتانەوێ کە چیدی چاوەڕێی خەڵکانی دیکە نەکەن ئایندەی ئێوە و چارەنووسی ئێوە دیاری بکە، بەڵکو خۆتان بە پرسیارە ئازا و ئازادەکانتان بە بیرکردنەوەی ڕەخنەگرانەتان و بە ڕەخنەی بابەتیانەتان ئایندەیەکی باشتر بنیاد بنێن. بێگومان ئەمڕۆژ دڵنیام پرسیاری زۆرتانە بێ بۆ ئەو کەسەی کە لەسەر ئەم کورسێ دانیشێ. لەبەرەوەی ئەو کەسەی لەسەر ئەم کورسێ دانیشێ نوێنەرایەتی دەوڵەتێکە کاکە کاریگەریەکی زۆری لەسەر عێراق هەبووە لە مێژووە و هەیە لەمڕۆیە. لەبەرەوە ئێوەش پرسیارتان زۆرە بێ لێی لەسەر دوێنێ و ئەمڕۆ و ئایندەی وڵاتەکەی خۆتان. هەمووتان لەگەڵ من پێکەوە بە خێرهاتنی باڵیۆزی بەریتانیا لە عێراق ستیفن هیچن بکەن. بخير بي ستيفن. How are you? Nice to see you. بخير بي بخير بن بخير بي سرسر وسرچاو بخير بي بۆ بێستون تۆک. هەست بە چیەکەی ئەمڕۆ لێرەی لەگەڵ ئێمە لە بەسڕەی فەیحا و نزیکەی 200 خوێندکار لە هەموو کوردستان و لە هەموو عێراقەوە لێرن لە 59 زانکۆی جیاوازەوە. هەمووشیان لێرن بۆ ئەوەی کەمێ ئەم دیودی بکەن.
ناترسی؟ بەڵێ زۆر دەترسم هەر زۆر دەترسم من ئاواتە خوازم قسە لەگەڵ هەمووتاندا بکەم تۆزێک دەترسم چونکە نازانم چ جۆرە پرسیارێکم لێ دەکرێت پێشبینی دەکەم پرسیاری قورسم لێ بکرێت دەکرێت داوێک نرابێتەوە یان هەوڵ بدەن لە هەندێک ئابڕوچوونی دیپلۆماسیم بپێچێنن بەڵام ئەو پەڕی هەوڵی خۆم دەدەم زۆر باشە پێت باشە لە کام پارێزگایەوە دەست پێ بکەین پێم وایە با لە بەسرەوە دەست پێ بکەین ئەوکەی کەواتە با دەستی ئەوانە ببینم کێ پرسیاری هەیە لە بەسرەوە کێ پرسیاری هەیە السلام عليكم سڵاوتان لێبێت بە خێراتنی تۆ میوانە بە ڕێزەکەت دەکەم من دکتۆر محەممەدم پزیشکی ددان لە بەسڕە پرسیارم بۆ بەڕێز باڵیۆزە لە بەسڕا چەندین جۆر شێرپەنجە بەری دەکرێت هۆکارەکەشی بۆ گازە هاوڵەکان دەگەڕێتەوە دوایی بەرهەمێنانیان دوو کۆمپانیای بریتانی لە بەسڕە کار دەکەن ئایا شانشینی بریتانیا لە بەرنامەیدایە پاڵپشتی کردی تەندروستی بەسڕا بکات بۆ ڕێگەگرتن لە شێرپەنجە؟ ئایا هاوکاری منداڵە توشبەکان بە شێرپەنجە دەکات؟ پرسیاری دووەمم دەردانی گازی هاوڵ بەهۆی بەرهەمێنانی نەوت کەش و هەوای گۆڕی و کاریگەری نەرێنی بۆ سەرژینگە دروست کرد بە تایبەتی هۆکاری ڕاستەوخۆیە لە بەرزبوونەوەی پلەی گەرما دەمانەوێت بزانین دوایین پێشا چی بوون لە کۆبوونەوەی پاریس بۆ ژینگە ڕوویاندا زۆر سپاس سوپاس بۆ دکتۆر محەممەد سوپاس بۆ هەمووتان و ئەم دەرفەتە بۆ ڕوونکردنەوەی هەڵوێستەکانی خۆمان و تیش خستنە سەر تێگەشتنەکانی خۆمان پرسیارەکەی ئێوە یان سەرەتا ئەو دوو کۆمپانیایە شێڵ و BP ئەمانە کۆمپانیای تایبەتن و کۆمپانیای سەر بە حکوومەت نین هەموو وەبەرهێنانەکانی ئەوان و بڕیارەکانیان هی ئەو دوو کۆمپانیایە خۆیان نەک حکوومەت دەکرێت دواتر لەبارەی ئەمەوە قسەی زیاتر بکەین چونکە لە بابەتی کۆمپانیاکان ئێمە بۆ نمونە وەکوچی نین کە کۆمپانیاکان سەر بە حکوومەتن هەموو کۆمپانیاکانی ئێمە لە پارێزگای بەسڕە و لە عێراق بەگشتی کۆمپانیای تایبەتن دەرهێنانی نەوت و گاز کاریگەریکی گرنگی هەیە لەسەر ئابووری عێراق پێم وایە ئەو ڕێژەیە کە دەوڵەتی عێراق لە نەوت و گازدا بۆ داهاتی خۆی پشتی پێدەبەستێ ناتەندروستە ئێمە وا پێشبینی دەکەین کە بۆ منە لە ماوەی دا یان 15 ساڵی داهاتوودا نرخی نەوت ڕوو لە دابەزین دەکا هەر بۆیە دەمانەوێت لەگەڵ دەوڵەتی عێراق کار لەسەر چاکسازی ئابووری و هەمە جۆرکردنی ئابووری بکەین پێم وایە ئەگەر مێژووی عێراق لە هەزاران ساڵی ڕابردوودا بخوێنیتەوە سەرچاوەی سروشتی هەرە بەهادار بۆ هەزاران ساڵ لەلای ئێوە بریتی بووە لە خاکی بەپیت پاشان لەم 100 ساڵەی دواییدا سەرچاوەی سروشتی بەهادار گۆڕا بۆ نەوت و گاز پێم وایە بۆ سەدەکانی داهاتوو داهێنان و ئاستی خوێندن و فێرکردن و هۆشیاری گەل دەبنە سەرچاوەی سروشتی هەرە بەهادار و هەنگاونان لە ئابووری نەوتەوە بۆ ئابووری معریفە و زانی دوایین قسەم ئێمە وەکو بەریتانیا و پێم وایە دەوڵەتانی ئەوروپا و ڕۆژئاوا بەگشتی چاومان لەوەیە پەیوەندیەکانی خۆمان بەرینتر بکەین نەک تەنیا لە بواری نەوت و گازیان بۆ نمونە ئاسایش پێم وایە ئەمە بەردیبناغەی پەیوەندیەکانی ئێمە بۆ لە دەیان ساڵی ڕابردوودا بەڵام ئێستا دەمانەوێ فۆکەس بخەینە سەر نەتەنیا دەرکەوتەکانی ناسەقامگیری لە عێراق بەڵکو هۆکارەکانی ناسەقامگیری لە عێراق بۆیە هاوکاری عێراق دەکەین لە چۆنیەتی بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەشوهەوە قەیرانی تەندروستی و هەروەها باشکردنی ئاسی خوێندن و فێربوون و هەر ئێستاش هەندێ
کۆمپانیای بەریتانی لە بەسرە هەن وەکو ستێڵینگ گروپ کە قوتابخانەی زۆریان هەن بۆیە دەمانەوێت ئەم پەیوەندیانە بەرینتر بکەین و لە بابەتە تەقلیدیەکانی وەکو ئاسایش و نەوت و گازەوە بیگوازینەوە بۆ زۆر بواری الأمن والنفط والغاز إلا عدة مجالات. اوكي دەست خۆش جەماعەت هەستەکەم خەوتان لێکەوتووە حازرن هەستنە سەرپێ ئەو هینە لابرن کەستان ئەترسێ لە ستیفن کەسەیە لێرە لە ستیفن بترسێ ها کەوابوو ئەگەر لی ناترسن دەست بکەن بە پرسیارەکانتان ها ئازادن لەوەی کە چییە پرسن وانە فەرموو جگە لە پرسیارە قورسەکان اوكي کێ قورسترین پرسیاری هەیە کەوابوو کێ قورسترین پرسیاری هەیە با دەموچاوتان ببینم فەرموو بەڵێ بەخێر بێت بەرز باڵوێست لەیز محەممەد کارمەندی سەرکەرم لە میسان هەڵوێستی بەڕێستان چیە لە پاڵپشتیکردنی حکوومەتی بەریتانیا بۆ قەوارەی زایۆنیزم سەرباری ئەو کۆمەڵکوژیانی ڕۆژانە ڕوودەدەن سپاس بۆ پرسیارە ڕاستە و خۆکەت بێگومان ئەمە بابەتێکی گرنگە یەکەم شت دەمەوێت بڵێم ئێمە وەکو بەریتانیەکان هاوسۆزی گەلی فەڵەستین و هەموو ئازار و مەینەتیەکانیانین کە لە سەدەی ڕابردوودا بینیویانە بەڵنیاییەوە بەریتانیاش لە سەرەتای ئەم شیرۆکەدا ڕۆڵی هەبووە بۆیە جۆرێک لە بەرپرسیارەتیمان دەکەوێتە ئەستۆ و زیاتر لە هەندێک وڵاتی دیکەش گرنگیمان بەم کێشەیە داوە پێم وایە ڕەنگە هەڵە تێگەیشتنێک ڕوو بدات کاتێک بەراوردەکە دێتە سەر جیاوازی هەڵوێستی عێراق و هەڵوێستی بەریتانیا لە مەسەلەی فەڵەستین و ئیسرائیل و غەزە ئێمە زۆر لە مێژە لەگەڵ چارەسەری دوو دەوڵەتین ئەمە هەمیشە بنەوەی سیاسەتی بەریتانیا بووە و هەمیشە پێمان وابووە کە جگە لە چارەسەری دوو دەوڵەت هیچ پێشڤەچوونێک بەدی نایەت لەم کاتە ئێستادا سێ کاری لە پێشین بۆ حکوومەتی بەریتانیا هەن لە سیاسەتیدا لە هەمبەر مەسەلەی فەڵەستین یەکەمیان هەڵگرتنی هەموو قەید و بەندێکە لە سەرگەیاندنی هاوکاری دەرەکی بەگەلی فەڵەستین ئەمە خاڵی یەکەم دووەم شت ئازادکردنی بارمتەکانە بەبێ هیچ مەرجێک و سێمیش کە گرنگترینیانە بریتێ لە ڕاگررتنی دەستبەجێی شەڕ ئەمەش پێم وایە زۆر نزیکە لە بۆ نمونە ئەگەر دکتۆر فاتح حسێن لێرە بە لەوانە بۆ هەمان شت بڵێ ڕەنگە شێوازی گوتنەکەی جیاواز بێت بێگومان ئێمە پەیوەندێکی دۆستانەمان لەگەڵ ئیسرائیل هەیە ئەمە شتێک نییە بتوانین نکۆڵی لێ بکەین ئەم پەیوەندیەشمان بەکارهێناوە بۆ ئەوەی کاریگەریان لەسەردا بنین ڕەنگە کاریگەریکی تەواو نەبوو بێت چونکە ئیسرائیلیش دەوڵەتێکی سەربەخۆیە بەڵام پێم وایە کاتێک پێویست بوو بێ ئیدانەی کارێک بکەین پێم وایە هەردوو ڕۆژ لەمەوبەر بوو کە وەزیری دەرەوەی بەریتانیا گوتی زۆر بەتوندی سەرکۆنەی بردومانی ئیسرائیل بۆ سەر قوتابخانەکانی غەزە پێشمان وایە مافی خۆیانە بەرگری لە خۆیان بکەن پاش ئەوەی لە 7 ئۆکتۆبەر ڕوویدا بەڵام لە هەمان کاتدا بە ئاشکرا سەرکۆنەی هەر کارێکیان دەکەین کە پێشێلکردنی مافەکانی مرۆڤی تێدا بێ و لە دیدار و دانیشتنی تایبەتیشدا قسەیان لەگەڵ دەکەین و هەوڵ دەدەین کاریگەری لەسەر شێوازی ڕەفتاریاندا بنین دوایین شتیش ئێمە بەدڵنیاییەوە نامانەوێ ئەم جەنگە تەشەنە بکات و بگاتە لوبنان بێگومان ئەگەر تەشەنە بکات بۆ لوبنان و حیزبوڵڵا ڕابکێشێتە ناو ئەم جەنگەوە ئەوە ڕەنگدانەوەی لەسەر عێراقیش دەبێت پێم وایە لە چەند هەفتە یان چەند مانگی داهاتوودا هەموو هەوڵەکانی خۆمان لەسەر ڕێگری لە تەشەنەکردنی ئەو جەنگە چڕ دەکەینەوە بەڵام ئەگەر تەرجمەکەت دانێ
بخۆن بەس لەم کاتەیە کە ئێوە چاوەڕێی مانگەکانی داهاتووەکەن گۆڕانکاریەک بێتە پێشەوە لە غەزە مناڵن کە ژیان لەدەسێن وەکو خۆشت باست کرد خوێندنگاکانەکرێن بە ئامانج و وابزانم ڕایگشتی هەموو جیهان چاوەڕێی پەرچەکردارێکی زۆر خێراترەکە لە بەریتانیا و لە وڵاتانی دیکەی ڕۆژئاوا ئەس ناکەن درەنگ کەوتون لەوەی کە پەرچەکردارێکی کاراترتان هەبێ و هەست بە بەرپرسیارەتی ویژدانی ناکەن بەرامبەر بەو خەڵکانەی ژیان لەدەسێن ڕۆژانە. من کەمێک سەرم لێ شێوە نازانم بە عەرەبی قسە بکەم یان بە ئینگلیزی. عەرەبی بەدڵی خۆت عەرەبی ئینگلیزی کوردی کوردەکە چۆنە؟ باش نییە. ئەتوانی چ شتێک بە کوردی بڵێ؟ زۆر نا پشت بەخوا فێر دەبم. باشە پرسیارەکە پێم وایە ئەگەر بگەڕێینەوە بۆ سەرەتای قەیرانەکە لە 7 ئۆکتۆبەر بێگومان بە دڵنیایەوە هەمووان خۆی ئەمە پاشخانێکی هەیە پاشخانێکی مێژووی و سیاسی هەیە کە ماوەکەی 1 سەدەیە بەڵام ئەوەی لە 7 ئۆکتۆبەر ڕوویدا کارەساتێک بوو کارەساتێکی ئینسانی و پیلانێک بوو بە نیەتی کوشتنی زۆرترین خەڵک زیاتر لە 1000 کەس بۆیە ئێمە دەڵێین مافی هەر وڵاتێکە ئیسرائیل بێت عێراق بێت یان ئوردن بەرگری لە خۆیان بکەن کاتێک بەرەو ڕووی هێرشێکی لەو جۆرە دەبنەوە ئەمە هەموو شتێک پاساو نادا هەرگیز پاساو نییە شەڕ لە دژی حەماس پاساوی هەیە ئێمە وەکو بەریتانیا ڕەنگە ئەمەش جیاوازێک بێت لە نێوان هەڵوێستی ئێمە و هەڵوێستی ئێوە ئێمە لەو باوەڕەدانین کە حەماس ئایندەیەکی سیاسی باشیان هەبێ ئەوانیش دژی بیرۆکەی دوو دەوڵەتن دژی و بیرۆکەیە بۆیە پێمان وانە حەماس ڕۆڵێکی پۆزتیڤی لە ئایندەدا هەبێ پێشێرکردنی مافەکانی مرۆڤ بوو یان ئەوەی کە دەڵێن زیانی لابەلا ئەوەش هەر بە کارەسات ناو ئەنێن ئێوە وەکو ئەوەی دیکە بە کارەسە ناوە بن پێم وایە جیاوازیەک لە سیاقەکەدا هەیە بەڵام خوێنی هەر بێ تاوانێک خوێنی فەڵەستینی بێ ئیسرائیلی بێ عێراقی بێ یان بەریتانی بەهای ئەو خوێنە لە هەموو شوێنێک هەمان شتە وەکو ئەوەی دیکە بە کارەسە ناوە بن بەڵێ وەزیری دەرەوە دووسێ ڕۆژێک لەمەوبەرەوەی گوت و ڕایگەاند کە دووبارە دەستیان کردوتەوە بە هاوکاری لەگەڵ ئاژانسی فریاگوزاری فەڵەستینی ئێمە نزیکەی مانگێکیان 6 هەفتە ڕامانگرت ئەوەش دوای بڵاوبوونەوەی هەندێک تۆمەت و هەندێک راپۆرت کە گوایە هەندێک کارمەندیەوە ئاژانسە لە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەردا ڕۆڵیان هەبووە بۆیە ڕامانگرت و پاش لێکۆڵینەوە بە دوواداشوونێکی نێوخۆیی ئەنجام گیریەکە لای ئێمە ئەوە بوو کە حەق بە ئێمە بووە و ئێستاش دڵنیایی هەیە کە دووبارە دەست بکەینەوە بە هاوکاری وەزیری دەرەوە گوتی تەرخانکردنی پارە بۆ ئاژانسەکانی فریاگوزاری لە ناو فەڵەستین و کاری مرۆڤی لەوێ گوتی ئەرکێکی ئەخلاقیە لە بەردەم کارەساتێکی مرۆڤیدا ئەمە قسەی وەزیرە نوێیەکەی ئێمە دەیڤد لامی بوو کە وەزیری دەرەوەیە کەوا بوو ئەوەی کە تێئەگەم گۆڕانکاریەک ئەبینین لە سیاسەتی دەرەوەی بەریتانیا لەگەڵ حکوومەت و کابینەی نوێیە شتێکی نامۆیە ئەگەر بە عەرەبی وەڵامت بدەمەوە ئینگلیزی عەرەبی چی و پێخۆشە ئەوە با وەکو هاوسەنگیەک هەندێک شت بە ئینگلیزی بڵم پێشبینی دەکەم لە سیاسەتی دەرەوەدا هەندێک گۆڕانکاری بکرێن و هەندێک شتیش بەردەوام بن پێم وایە لە ئاسیا ئەوروپادا بە نزیکەی هەمان سیاست دەبێت ڕەنگە کەمێک جیاواز بێ لە ئاستی ئەمریکاشتا بە نزیکەی هەمان سیاست دەبێت گەورەترین شت کە لەگەڵ هاوپەیمانەکانماندا بیکەین ڕەنگە ئەوە بێت بە نزیکەی بە هەمان شێوە بمێنینەوە پێم وایە لەبارەی ئیسرائیل و غەزەوە کەمێک گۆڕانکاریتان بینیوە لە شێوازی قسەکردن لەسەریان باسی ئاگربەستی دەست بەجێ دەکەن
پارەدان بە UNRWA تازە کردەوە. ئەوە گۆڕانکاریە. پێم وایە ئاوازی گفتوگۆکانمان جیاوازە. بەڵام پێم وایە لەباری عێراقەوە هەمان شت دەبینینەوە چونکە دواتر دەتوانین بینە سەرەوە. ئۆکەی پرفێکت. لە کوردستانەوە چێ پرسیارێکی هەیە با پرسیارێکی کوردستان ببینم. سەرەتا بە خەراتنی بەڕێز دەکەم. ناوم دەشنە شەمسەدینە لە شاری گەرمیانەوە هاتوومە لە ناوچەی گەرمانەوە هاتووم ببوورە. من پرسیارێکم لێت هەیە وەکو کوردێک لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە کە بەڕێزت زۆر باشتر دەزانی کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە ناوچە جێناوکۆکەکانی کوردستان چی ڕوویدا و تاوەکو ئێستش پرۆسی تعریبکردن لەو ناوچانە بەردەوامە. منەمە ئەو پرسیارە لە تۆ بکەم. کاتێک کە تۆ کوردێکی ئەچیتە شارێکی وەکو کەرکووک ئەچیتە شارێکی وەکو خانەقین ئەبینیت ئاڵایەکی کوردستان لەو شارە نییە. تۆ ئەگەر لە جێگەی من بیوەکو کوردێک ئامادەی بۆ سیاسەتە لەو شارە بەو شێوەیە بمێنیتەوە یاخود ئەچیت لە وڵاتە جێ هێڵیت و ئەچیت لە جوئی خۆت لە وڵاتێکی ترۆرەگریت. زۆر سپاس. ليش دفعت الحشد؟ ميليشيات البيشمركة في الشمال شنغالا مالويران دقلوا شكدارم. The Western democracies are hypocrites. سردانێکی فەرمی بۆ لای لاهور شێخزەنگی ككباف الطلباني وەزگەم بەخۆنە هذا بينكم وبين بعض. سياسة بريطانية. لماذا لم تقدم وزارة الدفاع البريطانية خرائط الألغام؟ دەچیتە نەخۆشخانەیەکی حکومی یاخود نەخۆشخانەیەکی تایبەت. إن الله مع الصابرين. خوش سوال. پرسیارێکی زۆر باشە. سوپاس. پێم وایە یەکەم وەڵام ئەوە دەبێت کە دەبێت بمێنیتەوە. چونکە ئەمە وڵاتی خۆتە و لێرە جێیەکت هەیە. ئەمە بۆ مانایە نییە کە هەموو شتێک بە هەر جۆرێک لە جۆرەکان بێکەم. من دەمەوێت لەبارەی داهاتووی عێراقەوە تەواو گەشتبین بم. جا ئەوە لەبەرەوە نییە کە گرفتەکان لە بەردەممدا نابینم. بەدڵنیاییەوە ئەو خەڵکە لە نێو گرفتدا کە ئێستا باست کردن. پێم وایە ئەمە بەشێکە لەو میراتە قورسەی لە سەردەمی سەدام حوسێندا هەتان بووە. پێم وایە بێمتمانەی لە نێوان کۆمەڵگەکاندا شتێکە کە لەو سەردەمەوە سەرچاوی گرتو و چارەسەرکردنی ئاسان نییە. ئاسان نییە چارەسەرەکەی. بۆ نمونە پرسی کەرکووک کە پرسێکە چارەسەرکردنی زۆر قورسە بە درێژایی هەموو ناوچە کێشە لە سەرەکان مووسڵ دیالە و کەرکووک کێشەی زۆر قورسن و ئێمە و هەر وڵاتێکی دیکە بەدەستیانەوە زەجرمان کێشاوە و ئێوەیش زەجرتان کێشاوە. هەر لەو کاتەوەی کۆمەڵگەکەتان تا ئاستێک ترۆمایەکی ناخۆشی ئەزمون کردووە. جا کاریگەری ئەو ترۆما ناخۆشیش ئەوەیە کە بەلاتانەوە سەختە متمانە بە یەکدی بکەن. لەبەرەوەی ئەو ئازارەتان لە کۆمەڵگەکەتاندا هەیە تەواو بۆتان سەختە متمانە بە دەرەوەی بازنەکەتان بکەن. بەڵامەوە سەختە ئەوە بۆ خەڵکی وڵاتەکەم ڕوومکەمەوە کە ئێوە بەچیدا تێپەڕیون. تەنیا دەتوانم بگەڕێمەوە بۆ جەنگی یەکەمی جیهانی کە بۆ دوایین جار بوو وڵاتەکەم هەستی بەو ئازارە کرد کە ئێوە تێیدا بوو. ئەوەش دۆخێکی زۆر جیاوازە چونکە ئێمەش لەو شەڕەدا ملیۆنێک کەسمان لەدەستا. بەڵام یەکەم بردمانەوە دووەم شەڕەکە دژی بیانیەکان شەڕی ناوخۆی نەبوو. ئێمە لەلایەن کەسێکەوە نەچەوسێنرا بووینەوە. ئەوە تاکە بەراوردێکە کە دەتوانم بۆ ڕوونکردنەوەی ئەوە بیهێنمەوە. بۆیە چارەسەری ئەم پرسانە زۆر سەختە و من ناتوانم بڕیاریان لەسەر بدەم. من وەک باڵیۆزی بەریتانیا ناتوانم بڵێم ئەمە چارەسەری سیاسیانەی تەواوەتیە بۆ کێشەی دیالە یان کەرکووک. هەموو ئەوەی دەتوانم بیڵێم ئەوەیە کە پێم وایە ئەگەر ئابووری باشتر ببێت دەکرێت ئەمە بە تێپەڕبوونی کات باشتر بێت.
لە ئەزمموی خۆمانەوە لەگەڵ دۆخێکی وەک ئەمەدا تاکە شتێک دەتوانم بە نمونە بیهێنمەوە بەراوردی بکەم بریتە لە سەختیەکانمان لەگەڵ ئێردەندای باکوور کە بۆ چەندین ساڵ بۆ دەیان ساڵ دوو کۆمەڵێکەکەمان هەبوو کە بەهۆی ئاینەوە دابەش بوون لەسەر هێما شوناسی و ئاینەکان پەلاماری یەکدیان دەدا خۆپشاندان دەکرا و ڕووداوەکانی 300 ساڵ لەمەوبەر بەبییر دەهێنرانەوە و شەڕیان دەکرد لە ماوەی تەمەنی مندا 3000 کەس لە بەریتانیا بەهۆی ئەوە مردوون ئەوە چارەسەر نەبووە بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە بە جۆرێک لە ڕێککەوتن گەشتوون کە ڕێککەوتنێکی بێکەم و کوڕی نییە ڕێککەوتنێکی هەمیشەیی نییە بەڵام ڕێیداوە کە ئابووری دیسانەوە بکەوێتەوە گەڕ جاکە ئابووری کەوتەوە گەڕ ئیدی دەرفەت بۆ خەڵک دەڕخسێت کە نەبنە بەشێک لە میلیشیا و کۆمەڵە تیرۆریستەکان ئەوکو بەشێک بن لە بنیادنانی ژیان لەنێوە ئەو کۆمەڵگەیەدا جا کێشەکە چارەسەر نەبوو پرسی شونا چارەسەر نەبوو بەڵام دەبێت ڕاستگۆ بم کە بڵێم خەڵک خەریکن لە بیری دەکەن چونکە لە ژیانیاندا شتی دیکەیان هەیە و لەبری ئەوە کەسێکی 23 ساڵانی بێدا هاتوو بن کەسێکی 27 ساڵانن کە هاوژین و چەند منداڵێک و کاریان هەیە و لە کۆمەڵگەدا بەشدارن بۆیە تا ئاستێکی زۆر ئابووری ئەو شتەیە کە دەتوانێت دەم کێشانە باشتر بکات جا بابگەڕێمەوە سەر قسەی کە گوتم دەبێت بمێنیتەوە چونکە ئەمە وڵاتی تۆیە بەراوردت کرد لەگەڵ بەریتانیا لەگەڵ ئەو ئەزمونەی کە باست کرد بەڵام ئێمە ئەزمونێکی نزیکترمان هەیە لە بەریتانیا کاتێک سکۆتلەندا ڕیفراندۆمی کرد بۆ سربەخۆیی هیچ یەکێکمان نەبینی لە هێزەکانی ئینگلتەرا بچێت هێرش بکات و بۆ نمونە گلاسکۆ کۆنتترۆل بکە بەڵام ئەوی لە عێراق بینیمان دۆخێکی زۆر زۆر جیاواز بوو چۆنی ئەتوانی ئەو بەراوردکاریە بکەیت کە دەشنێ ئەپرسێ ڕێک ئەوەیە چونکە ئێستا راپۆرتی زۆر زۆر هەن لەسەر دروستبوونی دوورخستنەوەی خەڵک لەسەر زەوی و زاری خۆی خەڵکانی گوندی پەلکانە کە مافی خۆیانە لەسەر زەوی خۆیان کشت و کاڵ بکەن ڕێگیریان لێکرێ بە هەمان شێوە شاڵاوی تعریب لە خانەقین دەستی پێکردێتەوە بەپێی هەموو ئەو راپۆرتانەی کە بڵاوە کرێنەوە و خەڵکی ناوچەکە خەڵکی لۆکاڵی ناوچەکە قساکەن لەسەر ئەوواڵی چی سپاس جیاوازی هەیە جیاوازەکە ژەوەیە هیوادارم وەکو پارێزەر دەرنەکەوم نامەوێت وەک پارێزەر دەرکەوم بەڵام جیاوازیەکە یەکێکیان یاساییە کە سکۆتلەنداوە وڵاتێکی سربەخۆ بوو خۆیانەوەیان هەڵبژارد ببنە بەشێک لە شانشینی یەکگرتوو واتە قەوارەیەکی یاسایی هەبوو بە ناوی سکۆتلەندا کە سەدان ساڵ سربەخۆیی خۆی هەبوو پاشان بڕیاریدا بێتە سەر بەریتانیا مەرجنیەوە بێ ئەوە زۆر مشتوم ڕهەڵگرن ئەوە ڕاستە ئەوە ڕوویداوە ئێمە لە ساڵی 1970ەوە شانشینی یەکگرتوون و بەرلەوە سکۆتلەندا شانشینێکی سەربەخۆ بووە شانشینی سکۆتلەندا و شانشینی ئینگڵند کە تێکەڵاویان هەبوو شەڕیان کردووە بۆیە هەمیشە ئەگەریەوە هەبووە کە ئەوان بڕیاری ڕۆیشتن بدەن ئێستا ئەوان بڕیاریان نەدا بڕۆن کە من وەک بەریتانیەک زۆرم پێخۆشە جیاوازێکی دیکە بارودۆخەکەیە ئەو 300 ساڵەی هاوبەشایەتی ئەزمونێکی ئەرێنی بووە و لەو ماوەیەدا سکۆتلەندا نەچەوسێنراوەتەوە و زۆربەی کات ئێمە سەرۆگۆزیرانمان سکۆتلەندی بووە وەزیری سکۆتلەندیمان هەبووە ئەوان سوودی زۆریان لە شانشینی یەکگرتوو وەرگرتووە تونند و تیژی لە نێوان کۆمەڵگەکانماندا نەبووە کەسی وەک سەدام نەبووە کە خەڵک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ڕابگوێزێت و کەسانی ئینگلندی بەسەر سکۆتلەندا دابنێ شتیوا ڕووی نەداوە گرژی هەبووە بەڵام دوجار بە هاوبەشایەتێکی دڵخۆشانە ماوەتەوە دەیڵێمەوە پێم وایە ئەمە بەشێکە لەو میراتەی ئێوە لەو مێژووی سەدامەوە بۆتان ماوەتەوە کە مێژوویەکە لە لایەکەوە جینۆسایدی گەلی کووردە لایەکەی دیکەشی هەوڵە بۆ لاوازکردن و لە ناوبردننی شوناسی ئێوە لە بەریتانیا هەرگیزەوە ڕووی نەداوە هەوڵی جیابوونەوە هەبوو کە ڕووی نەدا بەڵام ئەگەر جیابوونەوەیەکیش ڕووبدا ئەوە جیابوونەوەیکی نێوان دوو دۆستە بێت نەک ئەوەی ململانێ بێت
لەسەر شوناس و خاک. باشە ئەی هیچ قسەیەکت نابێت لەسەر ئەو پێشێلکاریانەی کە هەن لە هەندێک ناوچە کە پرۆسەی بە عەرەبکردن دەستی پێکردوتەوە بە گوێرەی ئەو راپۆرتانەی کە لێەوە دێن. لە عراقدا باشکرا گەلێک شت کەمتر لە تەواون. گەلێک ڕێگەی جیاواز هەن کە لێرەدا دەتوانین بۆ چەندین کاژێردا بنیشین و گفتوگۆ لەسەر پرسەکانی مافەکانی مرۆڤ بکەین. Human rights questions here. ئەو پرسیارەی لە مێشکی مندایە ئەوەیە تا چەندە ئەمە باشتر دەبێت. جا بەرەو باشیە ڕوا؟ ئایا باشتر دەبێیان خراپتر؟ ئەخر وەڵامی تۆ چییە؟ پێم وایە دەرفەت هەیە بۆ ئەوەی شتەکان باشتر ببن. بەڵام بەرەو باشی نەڕۆشتووە. پێم وایە ئەگەر ئێوە ئەوەی ئێستا تێیداین بەراوردی بکەین بە ساڵی 2016 حەڤە ئەو باشترە. ئەگەر بە ساڵی 2012 بەراورد بکرێت ئێستا باشترە. ئێستا بەراورد بە ساڵی 2006 باشترە. دەڵێم هۆکاری گەشتبینی هەن. ئۆکەی هادی با دەستان ببینم کێ پرسیار دەستمان ئۆکەی سڵاوتان لێبێت زەید لە کەرکووک دەرچووی جیۆلۆژی. پرسیارێکم هەیە. پرسیارەکەم بەم شێوەیە. وەک دەزانن ڕێژەی بێکاری لە کەرکووک لە ئاسێکی بەرزدایە. سەرباریەوەی خاوەنی گەنجینەیەکی زۆری نەوتە. بۆچی کۆمپانیای بریتیش پێترۆلیۆم کارەکانی لەگەڵ کۆمپانیای نەوتی باکوور تەواو نەکرد؟ ئایا بریتانیا چاوی لەوە بەرهێنانی نەوت و غازی لەگەڵ نۆرس ئۆیل کۆمپانی هەیە؟ پرسیارێکی دیکەشم هەیە بەڕێز باڵیۆز. هەمووان ڕۆڵی ئاشکرای ئەمریکا و ئێران و تورکیا دەزانن. بەڵام کەس ڕۆڵی شاراوەی ئینگلیز نازانێت. دەمەوێت بزانم پێگەی تورکمان لە سیاسەتی دەرەوەی ئینگلیز لەکوێدایە؟ سوپاسان دەکەم. پرسیارێکی قورس بوو. سوپاس بۆ ئەو پرسیارە. خەریکە دەماڵێنیتە کێشەکانی کەرکووک. سەرەتا پرسیارە لەبارەی بریتش پێترۆلیۆم کرد. ئەو کۆمپانیایەکی تایبەتە هیچ بڕیارێکی حکوومەتی بەریتانیای لە پشت نەبووە ئەوەی کە پرۆژەکەیان تەواو نەکردووە. ئەمە بڕیارێکە تایبەتە بەو کۆمپانیایە خۆی. بەڵام ئەگەر بمەوێ شتێک بەگشتی بڵێم کۆمپانیا بەریتانی و ڕۆژاوایەکان بەگشتی لە بارودۆخی سەقامگیر و ئاسایش و سەروەری یاسادا گەشە دەکەن. کۆمپانیا هەن لە وڵاتانی دیکەوە ڕەنگە لە کەشوهەوای فەوزا و ناسەقامگیردا گەشە بکەن. بەرتیل و هەڕەشە و میلیشای چەکدار ئەوە ژینگەی سروشتی ئێمە نییە. جا ئەگەر عراقیەکان چاویان لەو بەرهێنەری ڕۆژئاواییە ئەمە تا ئاستێکی زۆر پشت بە پارێزگاری دەبەستێ چونکە سەرمایە ترسنۆکە. هەر بزنسمانێکیش خۆی بڕیار دەدا کاما هەڵبژێرێ ئایا ئەوە بەرهێنان لە مەغریب دەکا یان لەکوێت یاخود لە سووریا و لە عێراق. جا ئەو ئەگەر بیە بێ عێراق هەڵبژێرێ دێت تەماشای ئاسایش و ئاستی پارێزگاری دەکا. من پێم وایە هەتا 5 ساڵێک لەمەوبەر بزنسمانەکان لە ژینگەی ئەمنی دەترسان. ئێستا لە ژینگەی یاسایی دەترسێن. لەمەدا جیاوازیەک هەیە و پێویستە سەروەری یاسا هەبێت. بەمە دەتوانی شەپۆلێک لەوە بەرهێنان لە ڕۆژ ئاواوە بۆ عێراق ڕابکێشی. لە پرسی سیاسەتی شاراوەی بەریتانیا لەسەر تورکمان ڕۆڵی نهێنیتان لە عێراق و بۆچونتان لەسەر تورکمان. تورکمان لای ئێمە خۆشەویستن. بەخێر بێن و ئێوە باشترین خەڵکن. وەڵامەکە زۆر شەرقیانەیە. من زۆر حەزەکەم بچمە سەردانی کەرکووک. بەڵام تا ئێستا کە سەردانم نەکردوون لەبەرەوە بووە پارێزگار دەستنیشان نەکراوە. پێم وایە پاش دانانی پارێزگار پشتیوان بەخوا سەردانتان دەکەم.
بەڵام ئەگەر بکەومە پێش ئەوە و لە کاتی دانووسانەکان بێ هەمووان وە لێکی دەدەنەوە کە ئەوە نیشانەی شتێکە یان دەڵێن مانایە و سەردانە چییە؟ ئێمە دەمانەوێت سەردانتان بکەین بۆ هەلی و بەرهێنانیش بگەڕین بۆ هەلی فێرکاری و ئاواکاری و پلانمان بۆ ئەوەی هەیە و دەمانەوێت سەردانی بکەین بەڵام ئەوە دەکەوێتە پاش سەقامگیربوونی بارودۆخەکە لە ڕووی سیاسیەوە. ئۆکەی دەستی ئۆکەی بەسڕەمان گوێ لێ بوو لە گەرمیانەوە هەبوو لە کەرکووکەوە هەبوو با کێ هەیە لە نینەوە کێ لە نینەوەوە هاتووە نینەوە ئادی با دەستان ببینم فەرموو بەڵێ ئێوارەتان باش بەڕێز باڵیۆز عەبدوڵڵا خالیدین خوێندکارم لە کۆلێژی یاسا قۆنەغی چوارەم توشبووی تالاسیمیام لە هەموو عراق ئەم جۆرە نەخۆشیە باوە و پێم وایە ئەمە بابەتێکی تەواو عراقیە و بایەخی هەموو عراقیەکانە مانگانە سەردانی بەغدا دەکەم بۆ پرۆسەی گۆڕینی خوێن بەڵام هەواڵێکی خۆشم هەیە ئەم نەخۆشیە ئێستا لە عراق چارەسەری نییە بەڵام هەواڵە دڵخۆشکارەکە ئەوەیە بەریتانیا یەکەم مۆڵەتی پێشوەختەی کارکردنی داوە بە ناوی چارەسەری جیناتی کاسڤێری کە لە ڕێگەی ئەم چارەسەریەوە جیناتەکانی کریسپەر 9 دەگۆڕن کە پەیوەندی ڕاستەوخۆی بە چارەسەرکردنی نەخۆشیە بۆ ماوەیەکانی خوێن هەیە لە نێو ئەمانەشدا تالاسیمیا دەگرێتەوە دەکرێت ئەم چارەسەریە لە عێراق بکرێت؟ سپاس بۆ پرسیارەکەت و خوا بتپارێزێ کەواتە ئێمە بەڕاستی شانازی بە ڕۆڵی هەندێک لە کۆمپانیا بەریتانیەکانی بواری دەرمانەوە دەکرێت کۆمپانیای ئەسترازینکا کە لە سەردەمی کۆرۆنادا پێکوتەیەکی دروست کرد کۆمپانیایەکی سەنگینە و لە 20 ساڵ لەمەوبەرەوە هاتووەتە ناو بازاڕەکانی عراق بۆیە پێم وایە بوار هەیە بۆ ئەوەی کۆمپانیا بەریتانیەکان بێنە ناو بازاڕی عراقەوە وەکو بەشێک لە ئەرکی خۆم دیارە من ناتوانم ناچاریان بکەم ئەوە بڕیارێکی بازرگانیە بڕیارێکی حکومی نییە دەبێت ڕاستیەکان وەکو ئەوەی کە هەن بۆ کۆمپانیا هەمە جۆرەکانمان ڕوون بکەمەوە بری قەدارکردنی نێوبانگ نا بەڵام بۆیان ڕوون بکەمەوە بۆ نمونە جیاوازی لە نێوان 2024 و 2021 بەرەو پێشچوونەکەیە لە ماوەیەدا بەڵام جاری وا هەیە ڕەنگە نێوبانگی وڵاتێک بکەوێتە پاش حەقیقەتی وڵاتە بۆیە ئەرکی منەوەیە بۆیان ڕوون بکەمەوە کە ئاستەنگەکانی بەردەم و بەرهێنان چین هەڕەشەکان چین بەڕاستیش بڵێم بەشێکی کێشەکانی بەردەم کۆمپانیا بەریتانیەکان کۆمپانیای دەرمان بنیانی دیکە بریتیە لە بڵاوبوونەوەی چەک هەروەها میلیشیای چەکدار لە دەرەوەی چوارچێوەی دەوڵەت بە تایبەتیش ئەو میلیشیانەی گوتارێکی دوژمنکارانەیان بەرامبەر ڕۆژئاوا هەیە بۆ کۆمپانیاکان زەحمەتە پارەی خۆیان لە وڵاتێکدا بخانەگەڕ کارخانە بکەنەوە و نووسنگیان لە شارە جیاوازەکاندا هەبێ ئەگەر ببینن هەڕەشە لەسەر کارمەندەکانیان هەیە ئەمە بەشێکە لە وێنەکە من الميليشيات فهذا جزء من الصورة بریتیش پێترۆلیۆم 100 ساڵە لێرەیە و پارێزراویشن مەسەلەکە ئەوە نییە بابەتەکە ئەوەیە بێسوون بریتش پترۆلیۆم لە نەیجیریا ئەزمموی کاری نەیجیریای هەبووە ئەزمموی کاری لە شوێنە سەختەکان هەبووە ڕێک وایە کاتێک کە لە ڕووی ئابوووریەوە دەستکەوتی زۆر بۆ ئەو سێکتەرە لەوێن لە هەموو شوێنێک کرد بۆیە ئەوان توانای کارکردنیان هەیە لەگەڵ کۆمپانیا تایبەتە سکیوریتیەکاندا چکەوا زۆر گەورن ئەگەر کۆمپانیایەکی مامناوەند بیت و بژاردەت هەبێ ئایا کارگەکەت لە میسردا دەنیت یان لە عراق ئەوە کە کۆمپانیایەکی مامناوەند بیت نەک کۆمپانیایەکی زۆر گەورە ئەوە هەموو پارەکەت لە ئاسایشدا خەرج ناکەیت پێم وایە ئەگەر کۆمپانیایەکی نەوتیت هەبێ ڕەنگە قازانجەکان ئەوەندە زۆر بن کە بتوانی ئەو کارە بکەیت بەڵام ئەگەر کۆمپانیایەکی مامناوەندیت هەبێ ئەوە ناکەیت کەواتە ئەوە بەشێکە لە ڕەوشە گشتیەکەی ئەو جێە ئێمە پێمان خۆشە بیانهێنین دەمانەوێت لە ڕێگەی ئامێری پێشکەوتووەوە
هاوکاریان بکەین. بەس بێ زەحمەت تۆ ئێستا خوێندکاری زانکۆیت؟ عەبدوڵڵا ئەحمەدم خوێندکاری قۆناغی چواری کۆلێژی یاسا دامەزرێنەری تیمی سەیرولخەیری خێرخوازی و خۆبەخشیم و سەرۆکی لێژنەی ڕۆشنبیری و هۆشیارکردنەوەم لە کۆمەڵی تالاسیمیای نینەوا و هیوادارم پاڵپشتی ئەم چینە بکرێت. ئۆکەی بەغا ئەبێ گوێ لە بەغا بگرین بەدڵنیاییەوە ئەوێ ماڵی منە. کوڕێکی بەغاییە بینم. ئەمە کللتوری بەریتانیە؟ نەخێر فەیسەڵیە بەڵێ بەڵێ. سڵاو بەڕێز باڵیۆس، من مستەفا جبوریم پارێزەرم لە بەغدا. پرسیارەکەم بۆ جەنابەت بەم شێوەیە. حکوومەتی ئێستای بەریتانیا چۆن سەیری سیاسەتەکەی دەکات لەبارەی شۆڕشی بیست تا چەند کاریگەری بەسەر پەیوەندیەکانی ئێستای عێراق و بەریتانیا هەیە؟ بوارم بدا سەرەتا وەڵامی پرسیارەکە وەکو مێژوونووسێک بدەمەوە و پاشان وەکو دیپلۆماتێک. باشە. وەکو مێژوونووس پێم وایە ئەو ماوە زەمەنیە ماوەی پادشایی لە عێراق و هەروەها مانداتی بەریتانی زۆر شت هەن شانازیان پێوە بکەین. وەکو ژێرخان، وەکو یاساکان، مۆزەخانە، پرد و ڕێگەوبان، شتی دیکەی وەکو وەبەرهێنان لە وڵاتەکە. بەڵام کاردانەوە لە هەمبەر هەژمۆنی بەریتانیا لە وڵاتێکی دیکەی وەکو عێراق بەڵنیاییەوە ئەم هەژمونە بەریتانیا بۆتە مایەی بێزاری و جوڵاندنی هەستی نیشتیمانی و سەری کێشا بۆ شۆڕش. بۆیە من شانازی بە تۆماری باپیرانمەوە ناکەم لەم ڕۆوە، چونکە لە دیدگایەکی ئەخلاقیەوە ئەو هەژمونە بەریتانیا کارێکی دروست نەبوو. بۆیە ئێمە لەو ڕۆوە هەڵگری هەمان بەهای باپیرانمان نین. أو نفس القيم لأجدادنا في هذا الموضوع. ئێستا سوپاس بۆخوا چوونێتە سەردەمێکی نوێوە لە پەیوەندی دووقۆڵی هاوبەشێکی هاوسەنگ و یەکسانە و لەسەر ڕێزگرتنی دوولایانە دامەزراوە. متساوية وقائم على احترام متبادل. وەکو گوتیشم ئێمە دەمانەوێت ئەم پەیوەندیە بەرینتریش بکەین و لەو بەردی بناغەیەوە کە ئارامی و ئاسایشە هەنگاو بەرەو بازرگانی و بەرەنگار بوونەوەی گۆڕانی کەشوهەوا و مادەی هۆشبەر و شتە هاوبەشەکان بنین. ئێمە هاوبەشیمان دەوێ و پێم وایە محەممەد شیع سوودانیش هەمان ئامانجی هەیە. پشتیوان بەخوا لە چەند مانگی داهاتوودا سەردانی لەندەن دەکات و هەندێ ڕێکەوتنامە واژۆ اتفاقیات. ئۆکەی نەجەفی پیرۆز. نەجەفی پیرۆز کێمان لەگەڵایە لە نەجەفی پیرۆزەوە؟ عینێک لە چاوەکە. سڵاوت لەبێت بەڕێز باڵیۆس، من عەباس فازڵ خوێندکاری پزیشکی گشتی لە زانکۆی کوفا. ئایا هیچ دەرفەتێک هەیە بۆ هەڵوەشاندنەوەی ویزای بەریتانیا بۆ ئەوەی بتوانین گەشت بۆ بەریتانیا بکەین؟ مەبەستم بۆ پێدانی ڕۆڵی پاڵپشتیکردنی خوێندن و گەشە پێدانە. کەمیش ناڵێ. بەداخەوە لە گیرفانماندا نییە مۆر لە پاسپۆرتەکەت. خۆزگە بەدەستی ناوخۆ دەبوو نەوەک دەرەوە. ئەوە یەکەم شت بەدەستی ئێمە وەکو باڵیۆسخانە. دووەم شت حەز دەکەم بڵێم ژمارەی ڤیزا بۆ عێراقیەکان ساڵ بە ساڵ زیاتر دەبێت. بە ڕێژەیەکی زۆریش زیاد دەبێت کە نزیکەی 50%. ئەم ساڵ زیاتر بۆ لە ساڵی ڕابردوو یان ساڵی پێش. ئێمە هەروەها زەمالەشمان هەیە بۆ خوێندن لە بەریتانیا، جا یان لەلایەنی حکوومەتەوەیە پرۆگرامێکمان هەیە بە ناوی چیڤنینگ. پێم وایە لە مانگی داهاتووە دەرگای پێشکەشکردنی داوا دەکەینەوە. ئەمە بۆ ماستەرە لە هەر زانکۆیەک، لە هەر بوارێک و هەر زانکۆیەک. تێچووی ئەمەش هەمووی لەسەر ئێمەیە. تێچووی خوێندن و سەفەر و دەرماڵەیەکی مانگانەی سادە. دەوڵەتی بەریتانیا لەوەیاندا دەستی نوقاوە، بەڵام بەردەستیشە
هەروەها زەمانە لە زانکۆ تایبەتەکانیشان ئەمە نزیکەی 2000 کورسیە و عراقیەکانیش دەتوانن داوا پێشکەش بکەن داواکانیان ڕاستەوخۆ بدەنە زانکۆکە نەوەک لە ڕێگەی حکوومەتەوە کەواتە چەندین ئامراز و ڕێگە هەن بۆ گەیشتن بە بەریتانیا بە شێوەیەکی یاسایی خەڵکێکیشەن کە هەوڵ دەدەن بە ڕێگەی نایاسایی بگەنە بەریتانیا بەڵام ئەمەیان پرسیارێکی دیکەیە سوال آخر بەس زای نەتیجەکەی چییە؟ باشە نەتیجەکەی ئەوەیە لە ڕاستیە بەریتانیا ساڵانە لجوو زیاترەیە بەو کەسانەی کە لە عێراقەوە بە قاچاغەچن بۆ بەریتانیا وەک لەوانەی کە بەڕەسمی داوای ویزاکەن لە بەریتانیا. ليش دفعت الحشد؟ ميليشيات البيشمركة في الشمال. شنغالا مالويران دقلوا شكدارم. The Western democracies are hypocrites. سردانێکی فەرمی بۆ لای لاهور شێخزەنگی ككباف الطلباني وەزگەم بەخۆنە هذا بينكم وبين بعض. سياسة بريطانية. لماذا لم تقدم وزارة الدفاع البريطانية خرائط الألغام؟ دەچیتە نەخۆشخانەیەکی حکومی یاخود نەخۆشخانەیەکی تایبەت. إن الله مع الصابرين. ئێستا بۆ عراقیەکان زۆر زەحمەتە مافی پەنابەری لە بەریتانیا وەرگرن زۆر دەگمان بووە چونکە لە ساڵانی هەشتاکان و نەوەدەکان لەو ساڵانەی کە زوڵم و زۆری سەدام هەبوو ئێمە شانازی بەوە دەکەین کە داڵدە و شوێنێکی ئاراممان بۆ خەڵکێک دابین کردووە لە ژێر مەترسی ڕژێمی سەدامدا بوو من نظام صدام. ئێستاش بارودۆخ لە عراق نمونەی نییە بەڵام زوڵمیش نییە ناتوانین بارودۆخی سەردەمی سەدام لەگەڵ کورد و لەگەڵ شیعە لە نەجەف و لەگەڵ هەمووان لەگەڵ سونەش بە بارودۆخی ئێستا بەراورد بکەین هەر بۆ زانیاریت ئەکرادنا کورد ئەم دەستەواژەیە ئازاری دڵمانەیە نەمزانیوە بەڵێ وشەی ئەکراد بە مەبەستی بچووکردنەوەی کورد بەکاردەهێنرێ ئەی کۆیەکەی چیە چۆن کۆی بکەمەوە کۆی نییە وشەی عەرەب کۆی هەیە ئینگلیز کۆی هەیە نیەتی داوای لێبوردن دەکەم بە مەبەست نەبوو من قصدي. ئۆکەی ئەی وشەی ئەتراک ئەوەش هەر بۆ بێڕێزیکردن بەکارهێنراوە باشە وڵاتەکەتان جوانە بەڵام دەڵێی کێڵگەی مینە ئۆکەی بەس ئەنبار با بچین بۆ ئەنبار ئەگەر شارێکم بیر چوو پارێزگایەکم بیر چوو پێم بڵێنەوە باش؟ هەڵەبجە دوایە ماشین بۆ هەڵەبجە سڵاو ڕەشادم لە پارێزگای ئەنبار لە شاری ڕوومادی لە خاکی بەسرا و لە شاشەی ڕووداوی کوردیەوە پرسیار ئاڕاستەی باڵۆزی بەریتانیا دەکەم لە سەردەمی شۆڕشی 20 لەو کاتەدا چەند سەرکردەیەک سەریان هەڵدا و ڕۆژێک لە ڕۆژان ئەفسەرێکی بەریتانی بە ناوی مقەدەم لۆجمێن بەدەست سەرکردە عراقیەکان کوژران پێتان وایە ئەمانە سەرکردە بوون لە پێناو نیشتیمانی خۆیان گەێنن بەخت کرد ڕای تۆ چییە لەبارەی ئەوانەی بەرگری لە نیشتیمانەکەیان و ئازادی نیشتیمانەکەیان دەکەن ئەوەش کێشەیە باڵیۆزی بەریتانیا بیت نەک باڵیۆزی دانیمارک ئەگەر باڵیۆزی سوید بی هەمانەوە مێژوەت نییە هەندێک جار بەڕاستی بیر لە بۆ نمونە باپیرەم دەکەمەوە من بینی بووم کە کۆچی دوایی کرد تەمەنمدا 11 ساڵانێک بوو كلش عزيز علي طبعا هو جدي بس كنت بێگومان باپیرەم زۆر خۆشتەویست بەڵام ئێستا بیر دەکەمەوە ئاخۆ ڕای چی بۆ لەسەر ئیمپراتۆری بەریتانیا لە سەردەمی گەنجی خۆیدا مفتخر ئاخۆ شانازی بەوە کردووە یان دژی بووە بۆم ئەستەمە بیهێنمە پێشچاو کە کەسێکی وەکو ئەو ئەخلاقی باوەڕداری کریسیان و پابند بە ئاین چۆن پاساوی ئەوەی داوە دەست بەسەر وڵاتێکی دیکەدا بگرن بۆیە ناتوانم پێتان بڵێم کە دەمەوێ بڵێم
ئەوە بەڕاستی شتێکی حتمیە هەر هەژمونێک لە دەرەوە مثل الحيمنة التركي بۆ نمونە هەژمونی تورکی تورکەکان ناوێ بڵێم ئەتراک هەژمونی ئیمپراتۆری عوسمانی لەسەر وڵاتی ئێوە لە دەرەوە لە ئیستەمبوڵەوە ئەوەش دیسان هەستی بێزاری و ناڕەزایی دروست کرد وأعتقد لذلك أنا أقول أن التمرد أو الثورة ثورة 20 پێم وایە ینی بۆیە دەڵێم یاخیبوون یان شۆڕشی بیست شتێکی حتمی بوو ئایا بەریتانیەکان لە ماوەی پاش ئەوە حکمی ئەم وڵاتەیان بە شێوەیەکی حەکیمانە کرد وەڵامی ئەمە لای ئێوەیە بەڵام دواتر سەری کێشا بۆ شۆڕشی دیکە دەتوانین بڵێنە و سەربەخۆیی ساڵی 1932 سەربەخۆییکی ڕاستەقینە نەبوو کە دیسان هەژمونی بەریتانیا لە پشتی پەردەوە هەر هەبوو ساتی سەربەخۆیی ڕاستەقینە ئەو کاتە بوو کە سەردەمی پاشایەتی کۆتاییات ئەوەشی دواتر لە سەردەمی کۆماریدا ڕوویدا نازانم ڕایەوە چییە داوایان باشتر بوو سەردەمی پاشایەتی یان کۆماری بين الفترة المالكية أو فترة الحكم الجمهوري وەڵامی ئەمە ئاسان نییە بەڵام ناتوانم پاساو بۆ هیچ حکمێکی بیانی لەسەر هیچ وڵاتێک بهێنمەوە بۆیە پێم وایە ئەو کاردانەوەی ساڵی 1920 شتێکی ئاسایی بوو بابینەوە کوردستان جلی کوردیە بینم فەرموو سڵاو بەڕێ ستیڤن خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرەم من دالیا فەتحی بارزانیم خەڵکیاوە لێرم فیزیۆتێراپیستم ئەگەر بە مێژوودا بتگەڕێنمەوە لە ڕۆژی 31 تەمووزی 1983دا 8,000 بارزانی بە فەرمانی ڕژێمی بەعەس لە چیاکانەوە بۆ بیابانەکانی باشووری عێراق ڕاگوێزران و کوژران جاتکایە با ساتێک بە بێدەنگی ڕێزیان لێ بنێن بەڕێز باڵیۆس بەخێر بیت ئەگەر ڕێگەم پێ بدەیت حەزەکەم قسەکانم بە کوردی تەواو بکەم لە بەرنامەی سەفیرشوو کە بەڕێستان پێشکەشی دەکەن بۆستە باشە تۆ باڵیۆزی یا یوتیوبەری تێمگەێنە تۆ بیتە جێگەکەی من نامەوێت بێمە جێگەکەی تۆ لە بەرنامەی سەفیرشوو کە بەڕێستان پێشکەشی دەکەن لە ئەڵلقەی شەشەم لە شاری نەجەف بووی لە دوکانێکی نەجەف دانیشت بووی دوکانی عەبای عەرەبی بوو داوت لە دوکاندارەکەت کرد کە ئایا ئەو عەبایەی کە مێسی لە کاسل دەولیە لەبەری کردبوو پۆشی بووی تۆش داوت کرد بیپۆشی بۆ بوونەوە ڕەنگی بوونیت هەڵبژارد هەروەها لە سەردانێکت بۆ شاری هەڵەبجە وتت کە من لە پایزدا ئەگەڕێمەوە بۆ هەناری هەڵەبجە لە هەمان بەرنامەدا منیش تەرنجی ئەوەمدا کە چەندێک جەنابتان سەرسامی کەلتور و دەستوری عێراقی و کوردستانین بۆ بوونەوەدا بڕیارمدا بە دەرفەتێکی گەورەم زانی کە منیش لە کوردستانەوە دیارێک بۆ جەنابتان بێنم ئەگەر قبوڵی بکەن دیارەکەی من پێتان ئەڵێم بەڕێز ئەگەر ئێوە لە وڵاتی بەریتانیا خاوەنی تاجی شاهانەیی گرانبەها و پاشایەتی بن ئێمە لێرە لە کوردستان خاوەنی جامانەی کوردین کە ڕەمزی تێکۆشان و بەرخودان و قوربانیدانی چەندەها هزار شەهید و ئەنفاڵ کراوەکانن
لە دەڤەری بارزانەوە جامانەی سوورم هەڵبژار بە بوونەوە ئەوە نەبێت کە فەرق و جودایی بێت بەڵام بەو بوونەیە یادی 8,000 بارزانی ئەنفاڵ کراوەکان و 182,000 کورد لە کوردستان کە ئەنفاڵ کراون و جینۆسایت کران ئەگەر دەرفەتم پێ بدەیت خۆشحاڵ دەبم ئەم جامانەیە کە سوپاسێکی باوکم دەکەم لێرەوە بە دەستەکانی خۆی بۆی ئامادە کردی پێشکەشی جەنابتی دەکەم پێشکەشی دەتوانم؟ بەڵێ بێگومان. زۆر جوانە. جوانە؟ دەبێت وێنەیەکی پێوە بگریت. ئەتوانم بۆ خەمی بەرم؟ بێگومان بۆ تۆیە. زۆر جوانە. سپاس. نازانم دوای ئەمە خەندە بکەم یان بگریم. بەڵام دەزانم کاتێک لە هەولێر هاوڕێکانم دەبینم کاک مەسعود و کاک مەسرور و کاک نێچیروان ڕەنگە ئەمە لەسەر بکەم. بەڵام ئەو ڕووداوی باست کرد ئەمفال و دیارنەمانی 8,000 بارزانی ڕووداوێکی زۆر ناخۆشە. ناتوانین وێنای بکەین بەڵام برین جێ دەهێڵن. من پێم وایە ڕەنگە وەکو بیانێک پێم وایە هەر کەسێک دەتوانێت زۆر بەڕوونی ئەو برینانە ببینێت کە زۆر سەختە 170,000 کەس لەدەست بیت جارێکی دیکە متمانە بە کەسێکی دیکە بکەیت تا ڕادێگەستەمە. نازانم ئێوە چۆن دەتوانن خۆتان ناچار بە متمانەکردن دەکەن. ئێستا ئەو کارەی لە ئەستۆی ئەم نەوەیە ئەوەیە کە چۆن دەتوانن ئەم مێژووە تێبپەڕێن و دوای ئەو هەموو شتە ناخۆشانە متمانە بە یەکێکی دیکە بکەن. ئەو شتە ناخۆشانە بەسەر هەموو کۆمەڵگەکاندا هاتوون. کوردیش بەسەرهاتی ناخۆشی خۆیانیان هەیە، هەموو کۆمەڵگەکانیش بەسەرهاتی ناخۆشیان هەیە، بەڵام ئەوەی لەمەوە تێیدەگەنەوەیە کە ئێوە لە فەرهەنگەکەتاندا شانازیەکی گەورەتان هەیە و زۆر ئاوەتە خوازم لەگەڵ خۆمدا بۆ نیشتیمانی ببەمەوە. سپاس بۆ تۆ. ئۆکەی با بچینە خوارەوە کەربەلا المقدسە. بەڵام هەڵەبجەی شەهیدم بیر نەچووە دێمە هەڵەبجەی شەهیدیش. کەربەلا اینجا هەڵەبجە باشە؟ ئۆکەی کەربەلا مقدسە. ئێوارە باش بەڕێز باڵوێز سڵاوت لێبێت. موهەیمین موسەیم لە کەربەلا بە کەلۆریۆسم لە زانستە سیاسیەکان هەیە. ئایا ڕۆڵتان هەیە لە دروستکردنی مەرجە ئاینیەکانی شیعە لە عێراق؟ پرسیارەکەم لەوە سەرچاوی گرتووە کە بەریتانیا پەیوەندیەکی دێرینی لەگەڵ عێراق هەیە و بەرژەوەندی هاوبەشتان هەیە کە ڕنگدانەوەی بەسەر چەندین قۆناغی مێژوویدا هەبووە. خوێندنەوەتان بۆ پەیوەندیەکانتان لەگەڵ مەرجەعی ئاینی چۆنە و پەیوەندیتان لەگەڵ دامەزراوەکانی سەر بە مەرجەعیەتەکانی ناو عێراق لە چه ئاستێکدایە؟ ئامانجی هاوبەشتان چییە؟ سپاس بۆ پرسیارەکەت. ساڵی ڕابردوو سەردانی کەربەلا و نەجەفیشم کرد. پێش 2 یان 3 هەفتەش دووبارە لە نەجەف بووم. باسییان دە بیرۆکەم کرد و ڕێزێکی زۆرم بۆ سەماحەتی سەید عەلی سیستانی و ڕۆڵی مەرجەعیەت لەم ساڵانی پاشڕووخانی ڕژێمی عێراق دەربڕی. بێگومان ڕۆڵی سیاسی ئەو دیارە، بەڵام پێم وایە ئەو ڕۆڵی سەماحەتی سەید عەلی سیستانی و پیاوانی ئاینی و حەوزە دەیگەڕن لە ژیانی خەڵکدا زۆر گرنگە. بێگومان لە ژیانی شیعەکاندا هەر ئاین بەگشتی ڕۆڵێکی زۆری لە ژیانی کۆمەڵگەدا هەیە. من خەڵکی وڵاتێکی عەلمانیم، بەڵام لە ماڵێکدا پەروەردە بووم کە باوەڕدار بووە. بۆیە لە کەشوهەوای ئاینیدا ئاسوودەم. لە عێراقیش دەبینم کە ئاین ڕۆڵێکی گەورەی هەیە
وەکو سەرچاوەی خۆشنودی و سەرچاوەی خۆشەویستی و سەرچاوەی ئەخلاق لە ژیانی ڕۆژانەی خەڵکدا. هەندێک جار گوێم لە دەنگی ئەو تۆ لە ڕۆژاوا دەبێت کە دەڵێن ئاین شتێکی دواکەوتوانەیە. دیارەوە هەرگیز ڕای ئێمە نییە. بەڵام مەرجەعیەت دامەزراوەیەکی سربەخۆیە و دوورە لە کاریگەری بەریتانیا. پێم وایە سەماحەتی سەید عەلی سیستانی بریکارێکی لە لەندەن هەیە وەک چۆن نوێنەرانی ئاینە جیاوازەکان لەوێن. ئەگەر تەنیا ئەوە ببینی کە مەرجەعیەت نوێنەرایەتی لە بەریتانیا هەیە و لەمەوە ئەنجامگیری ئەوە بکەیت کە ئێمە پشتیوانی لە مەرجەعیەت دەکەین، ئەمە بەشێکی زۆر چووکی وێنەکەیە. بەریتانیا ئەمڕۆ وڵاتێکی ئەمەڕەنگە و ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی باپیرانم، بەریتانیا و کاتە دەوڵەتی کریستیان بوو، 92% خەڵکەکەی کریستیان بوون. بەڵام ئەمڕۆ 4 ملیۆن موسڵمان لەوێ هەن. 4 ملیۆن موسڵمان لە بەریتانیا. سەرۆکوەزیرانمان بەڕەچەڵە هیندی بوو، موسڵمانمان هەبووە پارێزگاری لەندەن بووە، قایمقام وەزیری دارایی، وەزیری دەرەوە، سەرۆکوەزیرانی سکۆتلاند، وەزیر الخارجیە، وەزیر هەبووەمانە موسڵمان بوون. بۆیە ئێمە وڵاتێکی هەمەڕەنگین. لە بەریتانیا ئازادی تەواوی ڕادەربڕین و ئازادی پەرستن هەیە. من ڕێز لە ڕۆڵی سەماحەتی سەید عەلی سیستانی دەگرم، وا سەیری دەکەین کە دامەزراوەیەکی زۆر گرنگە بۆ ئایندەی عێراق. بەڵام ئێمە لە سەردەمی ئیمپراتۆری بەریتانیدا ناژین. ئەمە سەردەمی نووری سەعید پاشا نییە کە باڵێزی بەریتانیا سەرۆکوەزیران دیاری بکە. ئەوە سروشتینیە و ڕۆڵی من ئەوە نییە. ڕێز دەگرین بەڵام پشتیوانی ناکەین. هەڵەبجەی شەهید کێ هەیە لە هەڵەبجەی شەهیدەوە هاتبێ؟ لە هەڵەبجەی شەهیدەوە خاتوونێکە بینم لەچکی بەسەرەوەی. بەڵێ لەچکەشینەکە. من کاڵێم خوێندکاری بەشی بازرگانیم لە زانکۆی هەڵەبجە. پرسیارەکەم ئەوەیە کاتێک شێخ محمود لە دەربەندی بازیان بە برینداری دەستگیر کرا لەلایەن حکوومەتی بەریتانیاوە، ڕەوانەی هیندستان کرا و پاشان حکوومەتی بەریتانیا ویستی جێگرەوەیەک بۆ شێخ محمود دابنێ، بەڵام هیچ کەسایەتێکی کاریزما وەکو ئەو نەدۆزرایەوە، بۆیە بە ناچاری گەڕێنرایەوە. من پرسیارەکەم لێرەدا ئەوەیە کە ئایا کە گەڕێنرایەوە مردنەکەی ئاسایی بوو؟ دەستخۆش. ئەوە پرسیارێکی مێژوویی گرنگە. ئەوە پرسیارێکی مێژووی گرنگە کە وەڵامەکەی ئیملا نییە. وا بزانم یەکێک لێرە بوو وتی من نەوەی مەلیک مەحمودم پێش بەرنامەکە. تۆ بووی؟ ئەوە نەوەی مەلیک مەحمودە. ئەتوێ شتێک بڵێ پێشەوەی وەڵام هەستە یەک دوو قسەمان بۆ بکە باگوێمان لێت بێ. زۆر سڵاو بەخێر بێت، بەخێراتم دەگەم. ئەتوانم پرسیارێکی لێ بکەم. من بڵند شێخ مستەفا حەفید نەوەی شێخ محمودی حەفید مەلیکی کوردستان لە شاری سلێمانی ڕۆژان. ئۆکەی فەرموو. پرسیارە بکەمیان ئەتوانی قەیچێکە 100 ساڵ لەمەوبەر حکوومەتی بەریتانی بەڵێنێکیان بەگەلی کوردیا بۆ دروستکردنی دەوڵەتی سەربەخۆ وەک چۆن بۆ عێراقیان کرد، بەڵام لام سەیرە بۆچی حکوومەتی بەریتانیا پاشگەز بووە؟ ئەوەش پرسیارێکی گرانە. بەڵێ بۆ پرسیاری ئاسان ناتوومەتە ئێرە. من وەڵامی پرسیارەکە نازانم، ئاگام لەو چیرۆکەیە کە بەریتانیا دەینێرن بۆ هیندستان و پاشان دەیهێننەوە. نازانم چۆن مردووە. پرسیاری تایبەت بە سەربەخۆی کورد و ڕۆڵی ئێمە تێیدا وەڵامەکەی دوور و درێژ و ئاڵۆزە.
دەتوانیت چەندین کاژێر لێرەدا دابنیشین و قسەی لەسەر بکەین. ئەگەر لێکۆڵینەوە بکەیت لەسەر ئەوەی بەڕاستی ڕوویداوە لە نێوان ساڵانی 1990 بۆ 1923 کە دانوستانەکان دەکران، 4 کەسە بوون کە بریتی بوون لە لۆید جۆرج، ویلسن، کێلمەنسۆ و یەکێکی ئیتالیایی کە دەبوو بڕیار لەبارەی تەواوی ئیمپراتۆریەتی ڕووخاوی هابسبۆرگ و ئیمپراتۆریەتی ڕووخاوی ڕووس و ئیمپراتۆریەتی ڕووخاوی عوسمانیەوە بدەن. ئەوەی کردیان بەڕوونی بەشێک بوو لە داینامیکی هێز لە نێوان ئەو وڵاتانەدا کە گەورەتر بوو لەو دۆخەی لە سلێمانی و هەولێر هەبوو. ئەوان لەو شتانەدا شارەزا نەبوون، بەڵام دەبوو کار بکەن، زۆر کار هەبوو بیکەن، بۆیە زۆر بە خێرایی کاریان دەکرد. پێم وایە وەڵامی ڕاستەقینەی و پرسیارە ئەوەیە کە بارودۆخی دراوسەکانی گەلی کورد ڕێگەی بە دروستکردنی دەوڵەتی کوردی نەدەدا. لەو کاتەدا هەر زۆر سەخت دەبوو دەوڵەتێک بۆ کورد دروست بکرێت. پێم وایە وەڵامی دووەمیژەوەیە کاتێک ئەوان پرسیاریان لێکرا کە ئایا گەلی کورد نەتەوەیە یان ئایا گەلی کورد کۆمەڵە هۆزێکی جیاوازن کە شەڕ یەک دەکەن تا خەڵکی دیکە؟ ئەوە وەڵامەکە بەڵێ بووە. وەڵامی ئەو پرسیارە ئەوە بووە کە کورد کۆمەڵەیەکی یەکگرتوو نین و بە زمانی جیاواز قسە دەکەن و فەرهەنگی جیاوازیان هەیە و هیچ سەرکردەیەکی ڕۆحیان نییە. بەڵام ئەو کاتی کە مەلیک مەحموود سەرکردایەتی گەلی کوردیە کرد، لە نامەی بەریتانیەکانە، دیبلۆماتە بەریتانیەکانە ئێمە ئەبینین کە کورد وەکو نەتەوەیەک ناوزە دەکەن و مەلیک مەحموودیش وەکو کەسێک کە توانای ئەوەی هەیە ببێ بە پاشای ئەو نەتەوەیە. بەڵام هەموو ئەمانە پێشەوەن کە بەریتانیەکان پەشیمان ببنەوە لەوەی کە دەوڵەتێک بۆ کوردیش دابین بکەن. خۆی هەندێک کەس لە نێو سیستمی بەریتانیدا پێیان وابوو کورد گەلن. کەسانی دیکە پێیان وانە بوو، بۆیە گفتوگویەکی ڕاستەقینە لەسەرەوە هەبوو. هەروەها پێم وایە شتی دووەمیش کە گومانی تێدانیە ئەوەیە کە زۆربەی ئەو بڕیارانەی لەبارەی سنوورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دران پەیوەندیان بە دەسەڵاتی سیاسی گەورەتر و فراوانتر لە تاکە کەسەوە هەبوو. داوای لێبوردنە لە یەکەم بەس وا بزانم وەڵامەکەت واقعی نییە. زۆربەی ئەو کەسانی ئەو کاتە ئیمپراتۆریەتی بەریتانیا دەوڵەتی بۆ دروستکردن نەتەوە نەبوون. بەریتانیا ئەوانی کرد بە نەتەوەی بۆ بنیاتنان. کەوابوو ئەمە وەڵامی و پرسیارەیە بەڕاستی؟ خۆی ئەوەی سنوورەکان لەکوێدا کۆتاییان بێت و لەکوێدا دەست پێ بکەن بابەتی دانوستاندن بوو لە نێوان فەڕەنسایی و بەریتانی و ئەمریکیەکان. ئەوە شتە بوو کە ڕووی دەدا. من لێرەدا دادەنیشم بڵێم ئەوە باشترین کار بوو، ئاشکرایە ئەوە باشترین کار نەبوو بۆ دیزاینکردنی شتەکان. سەرنجی من لەبارەی هەوڵدان بۆ ڕوونکردنەوەی ئەوەی ئەو دۆخە چۆن بووە ئەوەیە کە ئەو بڕیارەیان لەبارەی کوردەوە یەکێک بووە لەو 200 بڕیارەی داویانە. ئایا دەبوو بۆ ئەوەی ئەو بڕیارە بدەن زانیاری زیاتریان هەبوایە؟ دڵنیام دەبوو بڕیارەکە بدەن. ئایا بۆ بڕیارە 10 ساڵیان لە بەردەمدا بوو؟ دۆخەکە شیاوی بەڕێوەبردن نەدەبوو. من هەندێک هاوسۆزیانم بۆ ئەو دۆخەی خۆیانیان تێدا بینیوەتەوە. بەڵام پێم وانی ئەوەندەی سادە نییە کە بڵێن هەموو ڕاستیەکانمان لابووە و تەواو تێگەشتوین و بۆ بڕیارە گەشتوین. پیلانگێڕیش نەبوو، ئەنجامی پێکدادانی زەلێزەکان بوو. سەرەتا سڵاو دەبێت بەڕێز باڵیۆس. ئەحمەد محەممەد سەبریم لە پارێزگای بابل لەدایکبووی 2002. بچووکترین شێفی حەلەوانیم. بەشداریم لە گەورەترین فستیڤاڵی خواردن و چشلێنان کرد کە زیاتر لە 20 وڵاتەیدا بەشدار بوو. لە تەمەنی منداڵیمەوە لە سەرەتاکانی 2003دا گۆڕانکاری لە دەسەڵات ڕوویدا. چاومان لەوە بۆ عێراق لە ڕووی ئابووری پیشەسازیەوە گەشە بکات. بەڵام تاوەکو ئێستا ئەمەمان نەبینی. دوای تێپەڕبوونی دوودەیە دۆخی خزمەتگوزاری و ئابووری و گەشەپێدان لە پاشەکشەی بەردەوامدایە. بەشێک لە سیاسەتوانان
لە لێدوانەکانیاندا تۆمەت دەخەنە پاڵ ئەمریکا و بەریتانیا و دەڵێن بەدەستی ئەنقەست ئەم کارە دەکەن بۆ ئەوەی درێژە بە هەژمونیان بدەن لە عێراق. ئێوە ڕاتان چییە؟ پێتان وایە وڵاتی دیکەش پەیوەندی من پاشەکشەوە هەیە؟ سپاس بۆ پرسیارەکەت و بەخێر بیت. لەم دوایە لە حلە بووم چونکە پرۆژەیەکی گەورە هەبوو لەوێ کە هاوکاریە داراییەکەی لەلایەن ئێمەوەیە و تایبەتە بە زێرا بوو هەروەها تۆڕیاوی خواردنەوە بۆ خەڵکی حلە. بۆ جێ ئەم پرۆژەیە نزیکەی 1 ملیار دۆلارە و بەریتانیا پارەکەی دابین دەکات. القرض البريطاني يمول هذا بهلة فكنت عندكم مؤخرا. پێم وایە هەڵە تێگەشتنێک لە پشتە پرسیارەوەیە کە گوایە ئەمریکا یان بەریتانیا حەزیانەوەی لە عێراقدا فەوزا هەبێ بۆی بتوانین دەست بەسەر عێراقدا بگرین. من أجل نسيطر على العراق. کاری لە پێشینەی بەریتانیا و دەوڵەتانی دیکەی ئەوروپاش بە شێوەیەکی گشتیەوەیە کە لە عێراقدا سەقامگیری هەبێ. بە پێشەوانەوە ئێمە لە ناسەقامگیری عێراق دەترسین چونکە ئەوە هەم کێشەی نەوەخۆیی بەدواوەیە و هەمان کات هەر نائارامیەک لە عێراقدا کاریگەری لەسەر دەرەوەی خۆشی دەبێت. ناوچەکە دەشڵژێنێ و تەنانەت دەگاتە ئەوروپاش. سەرهەڵدانی داعش بۆ نمونە خۆپێکەینەرە سەرەکیەکانی داعش عێراقی و سووری بوون بەڵام لێکەوتەکانی گەیشتە بەریتانیاش. تەنانەت کێشەی ئەمنی زۆری بۆ بەریتانیا و فەرەنسا و بەلجیکا دروست کرد. هەموو کێشانە لە مست و ڕەقەوە سەرچاوەیان بێت. بۆیە ئێمە ترسێکی زۆرمان لە ناسەقامگیری عێراق هەیە ناوەی لە سەقامگیری ئێرە بترسین. ئێمە دەمانەوێت لێرە دەوڵەتێکی بەهێز هەبێ. دەوڵەتی بەهێز وەکو ئەوەی سەدام نا، دەوڵەتێکی بەهێز کە بتوانێت ئاستی گوزەرانی گەلی عێراق باشتر بکات. ئەم دەوڵەتەی ئێستا بەهێز نییە. بۆیە وەکو گوتم ئەمریکا و بەریتانیا و فەرەنسا تەنیا لە شوێنێکدا دەتوانن گەشە بکەن کە سەقامگیری و دڵنیایی هەبێ. کۆمپانیاکان ئێمە دەچنە بازاڕێکەوە کە دڵنیابن پارێزراو دەبن، کە دڵنیابن کارمەندەکانیان پارێزراو دەبن. بۆیە ئەوەی ئێمە دەمانەوێت پێشەوانەی فەوزایە. ئێمە دەمانەوێت ئاسایش لێرە هەبێ چکە لە ڕووی دۆستایەتیەوە ئەمەیان بۆ ئێمە باشە، هەروهای لە ڕووی بەرژەوەندیشەوە لە بەرژەوەندی ئێمەیە کە ئارامی و ئاسایش لە عێراق و لە ناوچەکە هەبێ. ئەوەی ئێمە لی دەترسین فەوزایە. بەڵێ دەوڵەتی دیکە هەن کە لە کەشی بێسەروبەری داگەشە دەکەن. ئێمە هیچ میلیشایەکمان نییە، ئەمە خواشکرای و ناتوین میلیشا دروست بکەین. لە شوێنێکدا کە بێ سەروبەری هەبێ و سەروەری یاسانە بێ و هەندێک لایەن باشە و لەوێدا گەشە دەکەن. بەڵام ئەوەی تایبەت بێت بە وڵاتانی ئەوروپا ئێمە لە شوێنێکداوە بەرهێنان دەکەین و دەتوانین کاریگەر بین و پێگەی دێپلۆماسیمان بەهێز بێ کە بۆ نمونە وڵاتێک ببێ وەکو سعودیە یان ئیمارات، چونکەەوە بەرهێنان لەوێ دەپارێزرێ، ئاسایش هەیە، میلیشیانە، بۆیە لەوێ دەتوانین گەشە بکەین. کەواتە ئێمە دەمانەوەی عێراق وڵاتێکی ئارام بێ. ئەمە چ لە ڕووی دۆستایەتی و چ لە ڕووی مێژووی هاوبەشمان کە وەک لە پرسیارەکانتانەوە دەرکەوت شتێک هەیە بۆ ماوەی یەک بووە بە نەریتێک بۆ باڵیۆزی بەریتانیا. من وەک باڵیۆزی دانمارک نیم، کەواتە لە ڕووی مێژوویش بەڵام لەوانە گرنگتر لە ڕووی بەرژەوەندی. پێشم وایە دوجار هەر سیاسەتوانێک لە لەندەن بێ یا لە بەغدا یاخود لە دیمەشق و عەمان یەکەمین شت و دوایین شت کە بیری لێ دەکاتەوە بەرژەوەندیە. ئەمەش ئەرکی منە وەکو باڵیۆزی بەریتانیا لە عێراقکە بەرژەوەندیەکانی وڵاتی خۆم بپارێزم. بەرژەوەندی و کاری لە پێشینی ئێمەش سەقامگیری عێراقە، سەقامگیریکی وەهمی نا، سەقامگیری لە ڕێی سەرکوتەوە، سەقامگیریکی وەهمی و لەرزۆکە.
سەقامگیری ڕاستەقینە لە حکومڕانی دروستەوە سەرچاوە دەگرێت لە دامەزراوە و ئابووری بەهێزەوە سەرچاوە دەگرێت. مامۆستا حیاتی خوا بتپارێزێ. پێویستە بە ئیستراحەت هەیە؟ پیاڵەیەک چای. فنجان چای. ئۆکەی ئارمان. 2 فینجان چای. بەڵام چای عێراقی تۆخ. چای عێراقی بێ. ئێمە دۆستین دادەنیشین و قسە دەکەین و چای دەخۆینەوە. خوا بتپارێزێ. تورکمانی جلی تورکمانیە بینم. ناوی خۆتمان پێ بڵێ و شارەکەت و پرسیارەکەت. سەرەتا دەمەوێت بە خێراتنی بەڕێز باڵۆزی بەریتانیا بکەم. من وەک تورکمانێک دڵخۆشم بەشداریم لەم بەرنامەیەدا کردووە. عەبدوڵڵا میران قوتابیم لە کۆلێژی ئاداب بەشی ڕاگەاندن. زۆر دەمێکە دیمۆگرافیای کەرکووک دەگۆڕدرێت. لە سەردەمی ڕژێمی لە ناوچوو سەدان هەزار برای عەراب لەسەر پارێزگای کەرکووک تۆمارکران. پارە و مڵک و موچەی مانگانیان پێدەدرا. دوای ڕووخانی ڕژێم هەندێک لایەنی کوردی هەمان سیاسەتیان جێبەجێ کرد. نامەوێت گشتاندنی بۆ بکەم بەڵام بەشێک لە لایەنی کوردی ئەم کاریان کرد. هەردوو پرۆسەکە بۆ گۆڕینی دیمۆگرافیای کەرکووک لە دژی گەلی تورکمان کرا. منێک وەک گەنجێکی تورکمانی هەولێر خزم و کەسوکارم لە کەرکووک هەیە و لە نزیکەوە ئاگاداری دوایین پێشاتەکانی ناوچەکان. ئەمڕۆ کەرکووک شاری پێکاتە جیاوازەکانە و تورکمانیش بەشێکی ڕەسەنی ئەم شارن. ئەمڕۆ تورکمان داوا دەکەن پارێزگاری شارەکان پێ بدرێت. ئەمەش مافێکی سروشتی تورکمانە. پرسیارەکەشم بەم شێوەیە بەڕێز باڵیۆس. ئایا پشتیوانی لە داواکاری ڕەوای گەلی تورکمان لە کەرکووک دەکەن؟ چونکە ئێوە زۆر بە بەهێزی لە کەرکووکن بەهۆی بوونی کۆمپانیای نەوتی عێراقی IPC و ڕۆڵێکی زۆرتان لە ڕێگەی شارەزاکان تاوانەوە هەیە. پرسیاری دومیشم بەڕێز باڵیۆس. ڕاو بۆ چوونتان بۆ پێکهاتەی تورکمانی عێراق چییە؟ دیارێکی بچووکم بۆ بەڕێستان هەیە ئەگەر قبوڵی بکەن زۆر دڵخۆش دەبم. ئەوە چی ئەمڕۆ هەمووی دیاریە ناوە؟ کەس دیاری بۆ من نێناوە؟ بەخێر بیت. زۆر سپاس. خوا بتپارێزێ. ئەتوانم چاکەتەکەم دەبێن؟ بە دڵی خۆت. من ئێستا زۆر ئاسوودەم. وەکو ئەوەی لە ماڵی ئەوە بم نە لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنی. دووبارە سوپاس بۆ میوانداریەکەت. سەبارەت بە پرسیارەکەت پارێزگارێکی تورکمانی. بەڵێ کەرکووک وەکو گوتم زۆر ئاڵۆزە. نازانم ئەگەر کەسێکە بەلی عێراق لەو ئاڵۆزیی کەرکووک و کێشەکانی تێگەیشت بێگومان سەدام کە خەڵکی بۆ ئەوێ هێناوە هەوڵی داوە دیمۆگرافیای هەندێک ناوچە بگۆڕ. پاشاتنینەوەیەکی نوێ یان دوونەوە زۆر زەحمەتە بگەڕێیتەوە بۆ دۆخی سەرەتا. وەکو مەسەلەی ئیسرائیلە. پاش کۆچی خەڵک بوو ئەبێ ڕەنگە لە ساڵ یەکەم دووەم یان هەتا 5 ساڵ بکرێ بگەڕێیتەوە بۆ چوارگۆشەی یەکەم. بەڵام پاشنەوەیەک دوونەوە خەڵکەکە ڕەگدا دەکوتن. دەبنە خاوەنی ماڵ و ئەمەش مافی خۆیان. پێم وایە پرسیارەکەی تۆ تا ئاستێک دەچێتەوە سەر مەسەلەی پشک پشکانێ کە لە عێراقدا هەیە. ئەمەش بابەتێکە من دەیوروژێنم بابەتێکی سەر و قورسیشە. پێم وایە مەسەلەی پشک لای هەر گروپ و پێکاتەیەک کە بەشێک و پشتێکیان لە حکومڕانیدا هەبێت بیرۆکەیەکی باشە بۆ دەرچوونە دۆخی شەڕ یان دەرچوون لە قۆناغی کێشە وەکو سەردەمی دوای سەدام. في النهاية بعد ما أدري 30 سنة 40 سنة 50 سنة الخروج من المحاصصة. بەڵام لە کۆتاییدا
پاش 40-50 ساڵێک ئیدی دەرچوون لە سیستەمی پشک پشکانەیە کارێکی ئاسان نابێ. ئێمە 25 ساڵێک لەمەوبەر لە ئێرلەندای باکوور چوونە ناو سیستەمێکی نزیک لەوە ئامانجەکەی هەورکردنەوەی بارودۆخی نێوان توێژە جیاوازەکانی کۆمەڵگەی ئەوێ بوو. ئێستا نازانین چۆن لەو سیستەمە دەربچین بەرەو سیستەمێکی باشتر. پێم وایە هەموو خەڵک لە عێراق وای بە باشتر دەزانن کە مەسەلەی تاک نەک پێکاتە مافەکانی تاک. ئەمە دیدگای ئێمەیە وەکو لیبراڵەکانی ڕۆژاوا. ماف دەبێ بۆ تاک بێ نەک بۆ کۆمەڵ. بەڵام فەرموو 100 ساڵ پێش ئێستا بە هەمان ئومنیەتەوە هاتنە عێراق. 100 ساڵ پێش ئێستش ئێوە هەر بە هەمان بیرۆکەوە هاتنە عێراق وتان لە عێراقا کۆمەلگایەکی نوێ دروستەکەن کە خەڵکی تایە وەکو کۆمەلگاکانی ئەوروپا فەردانیەت بێ نەک مکەوینات بێ نەک نەسیجی ئیجتیماعی وڵاتەکە خۆی بێ. بەڵام فەشەلتان هێنا، یعنی هێشتا بەنیازن دوای 100 ساڵ بە هەمان شێوە بیری لێ بکەنەوە. ئەم وڵاتە واقعێکی هەیە، کوردی تیا ئەژی، عەرەبی تیا ئەژی، تورکمانی تیا ئەژی بە نیسبەی جیاواز، ئاینی جیاوازی تایە و مەزهەبی جیاوازی تایە. و ئەگەر بابەتەکە ببێت بە زۆرینە و کەمینە هەنێک لەم مکەوینانە مەترسی لەسەر ژیان و لەسەر بوونیان دروستە بێ. یعنی وابزانام 100 ساڵ تێپەڕی بەسەر ئەو ئەزمونەیە کە بەریتانیا 100 ساڵ پێش ئێستا هێنایە عێراقەوە. ئێستا شەر بە هەمان شێوە بیرەکەنەوە، گۆڕانکاریەک دروست نەبووە لەوەی کە بینیتان بەو شێوەیە ئیش ناکە. ئەمە چایەکەش گەیشت. دەزانم دەخۆمەوە، ئەکەواتە دەتوانم لە قسە بەردەوام بم. صحتي وعافية. پرسیارێکی قورس بوو. کەواتە پێم وایە کە لە ساڵی 1970دا گەیشتینە عێراق. بەڕاشکاوی دەیڵێم بیرۆکەی دانانی پاشا بەشێکی بۆ کۆنتڕۆڵکردن بوو. بەڵام پاشایش بیرۆکەی ئەوەی هەبوو هەوڵ بدا تاکە گەلێک دروست بکات نەک پێکاتی جیاواز. تا ئاستێک شکستی هێنا. پێم وایە ئەوە بیرۆکەی باسیش بوو کە هەوڵی دەدا ئەم شووناسە تێبپەڕێنێت و شتێکی جیاواز دروست بکات کە هەمووان وەک یەک بن. بەس خۆ بەنیازنی پێم بڵێ ئەوە گێرترود بیل نەبوو کە ئەو شتانەی فێری پاشای عێراقە کرد. گێرترود بیل تۆ بە باسکردنی چیرۆکی گێرترود بیل بیرم پەر دەکەی چکە ئەوە چیرۆکێکی باشە. ئێمە بە زۆر شێوە شانازی بە گێرترود بیلەوە دەکەین. پێم وایە ئەو ئافرەتە زۆر بە ئاشکرا گەری عێراقی خۆش دەویست و شەیدایان بوو. ئەگەر ئەوە بخوێنیتەوە کە نووسیویەتی ئەوەی کە وتوویەتی مەرج نییە بۆ من وابێ من وەکو کوردستانیەکی عێراقی وا نایبینم. باشە، پێم وایە ئەگەر ئەوە بخوێنیتەوە کە نووسیویەتی بۆ خودی من زۆر بەڕوونی دیارە کە تاچە ئاستێک خەڵکی عێراقی خۆشویستوە. ئایا ئەومانەی وایە هەرچێک ئیمپراتۆرێتی بەریتانی کردبێتی ڕاستە؟ نەخێر پێم وانە. بینە سەر پرسیاری تایبەت بە شووناسە جیاوازەکان لە عێراق. پێم وایە ئەوە بۆ ئێوە هێشتا گرفتێکی زۆر گەورەیە. پێم وایە سیستەمی پشک پشکێنەکە ئەمە بۆ کورد و ئەوە بۆ شیعە و ئەمە بۆ سوننە و ئەوە بۆ کریستیان سوودی هەبووە، بەڵام زیانیشی هەبووە. پێم وایە هەمومان بەدڵمان دەبوو کە پرسی تایبەت بە تاکە کەس ببین نەک کۆمەڵەکە. ئەوەی چۆنە بە ئەوە دەگەن زۆر قورسە. ئێمە لە وڵاتەکەماندا بە قورسی بەوە گەیشتین، بەڵام تاکە خاڵ کە بۆی دەگەڕێمەوە بریتە لە پرسی ئابووری. ئەگەر خەڵک لە کۆمەڵگەیەکی گەشاوەدا بەشی هەبێ ئەوە ئەگەری زۆرە بتوانن هاوکاری یەکدی بکەن تا ئەوەی لەسەر سەرچاوەیەکی بچووک شەڕ بکەن. بۆیە ئابووری شتێکی بچووک نییە، شتێک نییە وەک جادوو بێ. ئابووری و خوێندن نزیکترین شتن کە هەمان.
اوكي زیقار کێ لە زیقارەوە هاتووە فەرموو اوكي تفضل الناصرية ئەو گۆرانیەوە بیستووە للناصرية نایزانم لەوانەیە تۆ بتوانیت بۆم بڵیت ئێوارە باش بەڕێز ئێوارەت باش مستەفا ڕکابیم لە شاری ناسڕی پارێزگای زیقاری باشووری عێراق پرسیارم بۆ بەڕێستانەوەیە هەنگاوەکانی حکوومەتی بەریتانیا چین بۆ زانمکردنی و بەرهێنانەکانیان لە پرۆژەکانی ئاوەدانکردنەوەی عێراق بۆ ئەوەی نەکەونە ژێر بەهێزبوونی هەژمونی سیاسی گروپێکی دیاریکراو لەسەر حسابی سەقامگیری نیشتیمانی پرسیاری دووەمم بەریتانیا لە ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوا و ژینگەدا چۆن هاوەهەنگی لەگەڵ عێراقدا دەکات سپاس ئێمە لەبەر هۆکاری جیاواز پەیوەندیمان لەگەڵ حیزبە جیاوازەکانی ئێرە هەیە و ئەمە زۆر ڕوونە و دوایی هەر دیدارێک تویتێک هەیە کەواتە نکۆڵی لەمە ناکەین و ناتوانین بیشارینەوە ئەمە دیارە هۆکاری جیاوازی هەیە ئێمە هەروەها پەیوەندێکی بەهێزیشمان لەگەڵ دەوڵەت هەیە بۆ نمونە کاری کۆنسۆڵیمان هەیە بەرژەوەندیکی جیاواز هەیە تەنیا هەر بازرگانی واسایش نییە کاری کۆنسۆڵیە بۆ نمونە ئەگەر بەریتانیا گیرابێ یان بەریتانیا کاتبێ بۆ سەردانی کەربەلا و پاسپۆرتەکەی بزر کردبێ ئەمە ئاساییە بەڵام پێویستمان بەم پەیوەندیانە هەیە لەگەڵ وەزارەتەکان و هەروەها وەزیرەکان لەمەشەوە ئەو ڕاستیە دەبینین کە حیزبە جیاوازەکان کاریگەریان لە نێو حکوومەتدا هەیە بۆیە وەکو باڵیۆز پێویستە پەیوەندی دۆستانەم لەگەڵ هەموو لایەنە جیاوازەکان هەبێ دیارە ئەمە لە پاڵ بەرژەوەندیە بازرگانیەکانمان وبما فيها مصلحتنا التجارية مەسەلەی گۆڕانی کەشوهەوا ئێمە لەسەر چەندین ئاسی جیاواز لەم بوارەدا کار دەکەین لەسەر ئاسی جیهانی ئێمە پێم وایە 6 مانگێک لەمەوبەر 2 میلیارد دۆلارمان وەکو بەخشین بەو سندوقەدا کە بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەشوهەوا تەرخان کراوە ئەمە لەسەر ئاستی جیهانی ئەمە بڕەپارەیەکی گەورەیە و شتێکی سادە نییە لەسەر ئاسی عێراقیش وەکو دەوڵەت ئەمە وەکو دەزانن تا ئاستێک پەیوەندی بە کێشەی هۆشیاریەوە هەیە بۆیە کار لەگەڵ وەزارەتی پەروەردە لە بەغدا و لە هەولێریش دەکەین بۆ ئەوەی چاکسازی لە میتۆدی خوێندندا بکەن و هەندێوانەی تایبەت بە ژینگە بخەنە ئەو میتۆدەوە ئەمە دەبێتە کارێکی استراتیژی کە هەموو قوتابخانەکانی عێراق بەشدار بن لەو هەڵمەتی هۆشیاریە لەبارەی ژینگە هەروەها لەسەر ئاستی لۆکاڵی لە باکووری وڵات پرۆژەی دیکەمان هەن بە تایبەتی لە کەرکووک بۆ نمونە لەگەڵ جوتیاران بۆ ئەوەی هاوکاریان بکەین و نوێترین جۆری ئەو تۆوانەیان بدەینێ کە دەکرێت لە کەشوهەوای وشکدا بچێندرێن شتێکی دیکەشمان هەیە لەگەڵ برایانی کوێتی بۆ بەرەنگاربوونەوەی باهۆزی لەم ئەمە شتێکە کاریگەری زۆری لەسەر کوێت هەبووە کە دراوسەی ئێوەیە کەواتە ئێمە پرۆژەیەکمان هەیە لەگەڵ نەتەوەیە گرتوەکان و لەگەڵ کوێت بۆ بەرەنگاربوونەوەی باهۆزی لەم پرۆژەکانمان زۆرتر لەو بوارانەدان اوكي فرموا ئەوەی کە دەست بەرز کردەوە یس چی محافظەیەک سماوە اوكي فرموا سڵاوتان لێبێت علی ئیبراهیمم لە پارێزگای موسەنا خوێنکاری قۆناغی چوارەمی کۆلێژی دەرمانسازی دەمەوێت تشێک بخەمە سەر دوو خاڵ کە بەڕێز باڵێز ئاماژەی پێکرد شانازیکردنەوە یاسایانەی حکوومەتی بەریتانیا پێشنیازی کردوون لە سەردەمی دەسەڵاتی پاشایەتی لە عێراق لەگەڵ دەستەواژەی مافیای مرۆڤ کە لەسەر ئاستی فراواندا دەخرێتە بەرباس و لێکۆڵینەوە
حکوومەتی بەریتانی لە سەردەمی پاشایەتیدا چەند یاسایەکی پێشنیاز کرد بووە هۆی شێواندنی شیرازەی کۆمەڵگەی عێراقی. لەمانە هاندان بۆ کۆچی جۆکانی عێراق کە لە ساڵی 1950 بوو. لە یاساکەدا ئاماژە بە لێسەندنەوەی ڕێگەزنامەی عێراقی بوو لێیە. هەروەها یاسای داوای هۆزەکان کە ئەرچی دادگاکانی بە کەسایەتی کۆمەڵایەتیەکان سپاردن وەک سەرۆک هۆز و کەسە بەڵادەستەکانی ناوچەکان و سیاسەتوانەکان بۆی بارودۆخی خەڵک بەڕێوە ببن. بواری مافی مرۆڤ ئەو شەیە کە سەدایەکی زۆر فراوانی لە ئاستی جیهانیدا هەیە. دادگای تاوانی نێودەوڵەتی لە راپۆرتێکدا گوتی هێزەکانی بەریتانیا مافەکانی مرۆڤی لە عێراق لە ساڵانی 2003-2009 پێشێڵ کرد. هەر لە کوشتنەوە دەستی پێکرد تا گەیشتە دەستدرێژی سەکسی و ئازار و ئەشکەنجەندانی تاچی گەلی عێراق. هەروەها سەرباری ئەوەی سکاڵا پێشکەشکرا بۆ سزادانی سەربازەکان کە بەشیان بە تاوانباری جەنگ ناسێنراون بەڵام نەکرا. ئەو خاڵەی مەبەستمە باسی بکەم لێرە گەنجی کورد و عەرەب هەیە. منیش گەنجێکی عەرەبم لەدایک بووی 2002. زۆر شانازی و خۆشەویستیم بۆ برایانی کورد هەیە. کورد ڕۆڵێکی زۆر باشیان ژێراوە و عەلی ناوێک هەیە کووردە. هێندەی باوکم شانازی پێوە دەکەم. هەروەها جوان ناوێک هەیە خانمێکی کووردە کاریگەری زۆر بەسەرەوە هەیە. ئەمڕۆ ئێمەی گەنج نوێنەراتی باو باپیرانمان و بۆچوونەکانیان ناکەین. ئێمە دەمانەوێت عێراقێکی نوێ بنیاد بنین. پرسیارەکەم بەم شێوەیە. پرسیارەکەم بەم شێوەیە. ئێمەی گەنجان دەمانەوێت مێژوویکی نوێ دابڕێژین جیاواز بێت لەو مێژووە خوێناویەی پڕ لە داخە کە بەڕێز باڵیۆز شانازی پێوە ناکات لەگەڵ عێراق. ئایا بەڕێز باڵیۆز پلان و بەرنامەی هاوکاریکردنی گەنجانی عێراقی هەیە؟ ئایا ئەم گردبوونەوەیە دەبێتە دەستپێکێک بۆ دروستکردنی پەیوەندی کەسی بۆ گەنجانی عێراق لەگەڵ حکوومەت و باڵیۆزخانەی بەریتانی و لەگەڵ کەسی بەڕێستان؟ زۆر سپاستان دەکەم. ليش دفعت الحشد؟ ميليشيات البيشمركة في الشمال. شنغالا مالويران دقلوا بشك دارم. The Western democracies are hypocrites. سردانێکی فەرمی بۆ لای لاهور شێخزەنگی ككباف الطلباني وەزگەم بەخۆنە هذا بينكم وبين بعض. سياسة بريطانية. لماذا لم تقدم وزارة الدفاع البريطانية خرائط الألغام؟ دەچیتە نەخۆشخانەیەکی حکومی یاخود نەخۆشخانەیەکی تایبەت. إن الله مع الصابرين. کۆمەڵێک پرسیار بەڵام بالەوەی کۆتاییەوە وەڵام دەمەوە. لە بەرەوەی کۆتاییەکەی ئاسانە ئەڵی بەسەر چاو بەڵام سەرەتاکەی قورس بوو. با لەوەی کۆتاییەوە وەڵام بدەمەوە. بەدڵنیاییەوە دەمانەوێت پەیوەندیەکی دۆستانەمان لەگەڵ ئێوە هەبێ. ئەمە بەشێک بۆ لە نیازەکانی من و ئەرکەکانی من کاتێک هاتمان وڵاتە. سەرەتا وێنەی باڵیۆزخانە و بەرپرسانی باڵیۆزخانە واداتە پێش چاو وەکەوەی دەترسین لە وڵاتە، وەکەوەی نائاسوودەین لە وڵاتە و وەکو ئەوەی ئەم وڵاتە هەمووی کێشە بێت و حەزم دەکرد لە شوێنێکی دیکە بم. كأننا نعتبر البلد مشكلة ونفضل أن نكون بمكان. ئەمە خراپ تێگەیشتن نیە لە کەسەکان. هذا مو بذنب أي. بەڵام 20 ساڵ لە کێشەی ئەمنی و قەیران و ئۆتۆمبیلی دژەگولە و تیمی پاسەوانی وەکو ئەوەی ئێرە وڵاتێکی مەترسیدار بێ. من دەمویست ئەمە تا ئاستێک بگۆڕم. أنا كنت أريد أن أغير هذا إلى درجة. هەر ئەمەش یەکێ بوو لەو پاڵنەرانەی بە شەقامەکاندا بە پێ بڕۆم و بە ڤیدیۆ وێنەی بگیرێ.
بۆ ئەوەی دۆستایەتی نیشان بدەم بەڵام ئێوە ماشاءڵڵا 45 ملیۆن کەسە ناتوانم سەردانی هەمووتان بکەم بۆیە خۆزگە دەکرا بەڵام لە ڕێیام ڕێزەکانی سۆشال میدیاوە دەرفەتی ئەوە دەبێ پەیامێک بە خەڵک بدەیت کە ئێمە لێرە ئاسوودەین و حەز دەکەین شت بزانین و قسەتان لەگەڵ بکەین ئەمەش دەرفەتێکی زۆر جوان بوو بۆ من من ئەگەر بە قسە بڵێم ڕەوشی ئەمنی عێراق لە جاران باشترە ئەمە باشە بەڵام ئەگەر بە شەقامێکدا بە پێ بڕۆم ئەوە مانای وایە دەری دەخم کە ڕەوشی ئەمنی عێراق لە جاران باشترە ئەمە پەیامێکی گرنگترە لەوەی تەنیا بە قسە بێڵێم کەواتە ئەمە بەشێکە لە کاری ئەمە دەشمانەوە پەیوەندیکی باشمان لەگەڵ ئێوە هەبێ مەسەلەی کۆچی جووەکان من ئەوم نەدەزانی و وردەکاری ئەو یاسایە نازانم من لەم قسانەوە لەگەڵ ئێوە وەکو عێراقی واز دەکەم بە جۆرێک بیری ئەو سەردەمە دەکەن کە جۆکان لە عێراق بوون خواردنەکانیان و میوزیکیان و وەکو ئەوەی شتێک لە ناسنامەی ئێوە بزر بوو بێ پاشەوەی جۆکان بۆ ئیسرائیل کۆچیان کرد بێگومان ئەمە چیرۆکێکی درێژە دەڵێم ئەوە چیرۆکێکی ئاڵۆزە ئێستا چیرۆکی کریسیانەکانی شەیە کریسیانەکان وا کۆش دەکەن ئەمە کارەساتێکە بۆ ناسنامەی عێراقی ناسنامەی عێراقی لە پاشکۆچی جووەکان بەشێکی بزر بوو چیرۆکەکە ئەوە نییە کە شتێک هەیە بە ناوی ئیسرائیل جووەکان بۆ خۆی دەبا ئێستا کریسیانەکانی شواز دەکەن کە شوێنێکیان لێرە نەماوە ئەمە پرسیارێکە بۆ هەموو عێراقیەکان ئەمە وەکو تۆمەتبارکردن ناڵێم بەڵام پێکاتە جیاوازەکانی وەکو کریسیان و ئێزدی و سابی ئەیمەندایی وا هەست دەکەن کە شوێنێکیان نەماوە ئەمە بەڕاستی ئاڵانگاریەکی گەورەی بەردەمی ئێوەیە نەتەنیا لەسەر ئاستی مرۆیی بەڵکو لەسەر ئاستی ناسنامەی نیشتیمانی هذا الشيء مفقود ئەوم بەشەش لەو ناسنامەیە وەکو جۆکان بزر دەبێ وەڵامی پرسیارەکەم نەدایەوە بەڵام ئەمە پەیامێکی گرنگە بە کوردیەکەی زۆر شارەزاییانە توانیت خۆت لە وەڵامدانەوەی پرسیارەکەی بدزیتەوە هێشتا بۆ مەر نەگەردراوە وەرجێڕانە نییە؟ ئەڵێم زۆر دیبلۆماسی بووی لەوەیە کە وەڵامی نێیتەوە دوای قسە دەکەین بعدم باسی مەسیحی کرد و باسی یەزیدی کرد خوشکوبرای مەسیحی و یەزیدیمان لەگەڵن بە دڵنیاییەوە با بۆچوونی ئەوان وەرگرین مەسیحی دوومە هەفەرموو ئێوارەی هەمووان باش ڕەبان گۆرگیسم لە پارێزگای دهۆک لە ناوچەی ئامێدی لە گەڕێکی قەڵا سەرەتا پرسیارێک ئاراستەی بەڕێستان دەکەم بەهۆی ئەوەی دەوڵەتی ئینگلیز هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تاوکو ئەمڕۆ لە نزیکەوە پەیوەندی لەگەڵ عێراق هەبووە پێتان وایە بوونی کریسیانەکان لە عێراق بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش لەو ناوچانەی کە ناکۆکی لەسەرن با بڵین لەو ناوچە سنووریانەی نێوان عێراق و تورکیا ئێستا بەهۆی شەڕ و ناکۆکی لە نێوان حکوومەتی تورکیا و پارتی کرێکارانی کوردستان شەپۆلێکی ئاوارەی و دەربەدەربوون لە ناوچەکەمان و گوندەکەماندا ڕوو دەدات بە بۆچوونی ئێوە و بۆچوونی حکوومەتی بەریتانیا هیچ هیوایەک هەیە بەمانەوەی ئەو پێکاتەیە یان دۆخەکە درێژە دەخایەنێت بۆ ئاڵۆزبوونی زیاتر و دواتر نەمانی ئەم پێکاتەیە
بەشی دووەمی پرسیارەکە زۆربەی جار حکوومەتەکانی ڕۆژئاوا و حکوومەتی بەریتانیاش کاتێک باز لە سیاسەتی دەرەوە دەکات بە تایبەتی لەبارەی هاریکاریکردنی پێکاتەکان لە وڵاتە هەژارەکان یان ئەو وڵاتانی شەڕ و پێکدادان تیاندا بەردەوامن دەبینین کاریگەری ئەم هەڵمەت و سیاسەتانەیان بەسەر دۆخی هەڵبژاردن و مانەوەین لە دەسەڵات دەبێت بە دڵنیاییەوە کاریگەری ئەرێنی بەسەریاندا دەبێت پێتان وایە پێویستی ئەم پێکاتێ لەم ئاسەدایە کە گەلانی ڕۆژئاوا پێڕازی بن ئایا هەڵمەتەکان لەلایەن حکوومەتی بەریتانیا بە ئێرانی هەژمار دەکرێت بۆ پێکاتەکان پرسیارێکی دیکە ئێوە باسان لە گۆڕانکاری لە عێراق کرد پێتان وایە گۆڕانکاری ئەرێنی بەم نزیکانە لە عێراق بەرجەستە بکرێت یان لە داهاتوویەکی درێژخایاندا دەبێت ئایا گۆڕانکاریەکان لە ناوخۆوە سەر هەڵدەدەن یان بەدەستی دەرەکی و هاوکاری بیانی دەبێت ئەوەی پەیوەندی بە خوشک و برا مێسیحیەکانمانەوە هەیە خوشک و برا کریسیانەکانمان پێش 2003 ژمارەی دانیشتوانیان لە عێراقا زیاتر بوو لە 2.5 ملیۆن کەس نزیکی 3 ملیۆن کەس بوو بەڵام ئەمڕۆ ئەبینی کە ناوچەکانی خۆیان جێدەهێڵن دەبنە ئاوارە و دەبنە پەنابەر نەینەوایان جێهێشت سنوورەکانیان جێهێشت لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا گوندەکانی خۆیان بەشێکی زۆر لە هاوڕێ کریسیانەکانی من پێمەڵێن کە وڵاتانی ڕۆژئاوا و وڵاتانی کریسیان جیهانی کریسیانی و دیموکراسیەتەکانی ئەوروپا دوو ڕوون لەگەڵیان کاتێک مامەڵە لەگەڵ کەیسی کریسیانەکانی عێراقەکەن لەبەرەوەی کە ئازارەکانی ئەوان بەکارەهێنن بۆ کەمپینی هەڵبژاردنەکانی خۆیان لە وڵاتی خۆیان بۆی دەنگ بێنن ئەمە لە کاتێکایە کە ئەمڕۆ تەنیا ئەو پەڕی 500,000 کریسیان ماوەتەوە لە عێراقا لە 3 ملیۆن کریسیان کە پێشتر لێراژیان بەعەرەبی وەڵامی بەڕێزت بدەمەوە سەرەتا بەخێر بێن پشتبەخوا لە ئامێدی سەردانتان دەکەم پێم وایە گەلی کریسیان یان پێکاتی کریسیان گەلێکی شارستانین عشایر و حەزبتان نییە و هیچ شتێکیشتان نییە بتان پارێزێ جگە لە یاسا بۆیە کریسیانەکان لە هەمووان زیاتر پێویستیان بە جێبەجێکردنی یاسا هەیە تۆ ئەگەر بۆ نمونە عەلی وەردی بخوێنیتەوە مەبەستم نووسەری مەزن عەلی وەردیە کەوا بیری دەکردەوە هەڵکشان و داکشان لە هێزی دەوڵەتدا بەندە بەوەی لە دەوڵەتی بەهێزدا کە جێبەجێکردنی یاسا هەیە گەشەکردن و پێشکەوتن بەدیدێ جا لە بازرگانی بێ یان لە خوێندن و فێرکردن لە شوێنێکیشدا کە دەوڵەت بەهێز نییە بێسەروبەری پەیدا دەبێت کریسیانەکان لە حاڵەتی بێسەروبەریدا دەگەڕێنەوە بۆ چیاکان لە بەسرە و بەغدا و شارە گەورەکانەوە ڕوو دەکەنە چییە کاتێک کۆنتڕۆڵی دەوڵەتیش بەهێز بوو دەگەڕێنەوە بەسرە و بەغدا و مست و ناوچەکانی دیکە بۆیە کریسیانەکان پێویستیان بە جێبەجێکردنی یاسا هەیە ئەمەش یەکێکە لە ئاسنگەکانی بەردەم حکوومەتی عێراق و کارێکی ئاسان نییە پێم وایە بڕیارەکەی فایق زێدان لەبارەی جیاکردنەوەی دادگا لە وەزارەتی دات ئەمە بەشێک لەسەر بەخۆی دەداتە دادوەرەکان بەڵام بێگومان پێویستمان بە هەنگاوی باشترە و هەمووانیش کۆکن لەسەرەوە نحتاج إلى التحسن الكل يتفق على هذا لە بابەتی ڕۆژاوا وڵاتانی ڕۆژاوایی مافی پەنابەری بە زۆرینی ئەو کریسیانانە دەدەن کە لە عێراقەوە کۆچ دەکەن بەشی کێمانە چوونە کەنەدا ئوسترالیا ئەمریکا فەڕەنسا و بەشێکیشیان لە بەریتانیا ئەمە مەسئلەیەکی سیاسی نییە لە بەریتانیا بابەتی کریسیانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسئلەیەکی گەورەی سیاسی نییە لە بەریتانیا گفتوگۆیەک لە نێوان کەنیسەکاندا هەیە
لە کەنیسەکەی من لە بەریتانیا هەموو هەفتەیەک نوێژ بۆ چارەنووسی کریسیانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت. بەڵام وەکو کێشەیەکی سیاسی وجودی نییە. پرسیارەکەی دیکە چی بوو؟ گۆڕانکاری پێم وایە چارەنووسی من هەمیشە دەڵێم چارەنووسی عراقیەکان لە دەست عراقیەکان خۆیاندایە. چارەنووسی عراق لە دەستی خۆتاندایە. ئەمە بۆ مانایە نییە کە دەرەوە هیچ کاریگەریەکی نییە. کاریگەری لە دەرەوە هەیە بەڵام کە منە جوڵێم ڕەنگە ئەوە کاردانەوە بێت. پەرچەکرداری عراقیە. ئۆکەی ئەو خاتونەی لە پشتە بەڵێ بەڵێ ئەوەی خاتونە تۆ خاتون خۆشحاڵم بەڕێز باڵیۆس. من پزیشکم، ناوم لیڤیار سامیە لە کوردستانم، خەڵکی پارێزگای کەرکووک. بەهۆی ئەوەی خەڵکی کەرکووکم دەمەوێت لە ساڵی 2017ەوە دەست پێ بکەم. بە دڵنیاییەوە دەزانی چۆ ڕوودا. داگیرکاریەکەی 16 ئۆکتۆبەر. بۆیە دەڵێم داگیرکاری چونکە ئەو کات پێشمەرگەی لێبوو بە بێ جیاوازی بەرگری لە هەمووانی کرد و قوربانی زۆریدا. ئێوە ئەو کات بۆچی هەشتان لە دژی کورد هاندا؟ ئەمە لە کاتێکدایە کەرکووک لە ناو کوردستانە. پرسیاری دووەمم. بریتیش پێترۆلیۆم لەو کاتەدا کە مەبەستم ڕۆژی 16 ئۆکتۆبەر بوو ڕۆڵی لە کەرکووک چی بوو؟ دەکرێت بە ئەرک نەبێت بۆمان ڕوون بکەیتەوە؟ بوونی پێم وایە بەڕێز دەتەوێت ڕام کێشیتە ناو کێڵگەی مین، بەڵام بە دیپلۆماسیانە و لە هەمان کاتدا ڕاشکاوانە هەوڵێک بدەم. قەیرانی داعش زۆر شتی لە عێراقدا گۆڕی. ڕاستە دەریا داعشی لە مست و کەرکووک و ناوچەکانی دیکە هەڵدوشی، بەڵام ئەو دۆخەی دواتر بینیمان هەمان ئەوەی جاران نەبوو. زۆر شت گۆڕان. بوون و کاریگەری حەشتی شعبی لە هەندێک ناوچەدا و ئەو میلیشیایانە پێشهاتنی داعش وجودیان نەبوو. یەکێ لە لێکەوتەکانی داعش بۆ نمونە وجودی حەشتی شعبی و میلیشیا بوو لە دەشتی نینەوە. ئەمانە پێشتر نەبوون. هەر شیعەش لەو ناوچانە نەبوونیان زۆر کەم بوون. یەکێک لە ئاڵنگاریەکانی بەردەم حکوومەتی عێراقەوەیە چۆن مامەڵە لەگەڵبوونی ئەم میلیشیایانە دەکات. نەک تەنیا لە دەشتی نینەوە و کەرکووک، بەڵکو لە جەرفەت سەخر و ناوچەکانی دیکەش. لە موسڵیش چۆن مامەڵە لەگەڵ ئەمە دەکەی. پێم وایە استراتیژی حکوومەت و دەوڵەت بۆ دەورەدانی میلیشیاکان 2017 بوو پێم وایە کە میلیشیاکان ڕاکێشانە ناو دەوڵەتەوە و موچەیان بۆ دیاری کرا. باشە لەمە تێدەگەین ئەگەر بەراوردی نێوان 2017 و 2004 بکەین. لە 2004 ژمارەیەکی زۆر لە گەنجان گەڕانەوە ماڵەکانیان لە سوپانەمان، بەڵام چەکیان بەدەستەوە بوو. بۆیە بڕیاری هێنانی میلیشیاکان بۆ ناو حکوومەت لۆژیکیە. بەڵام ئەگەر یەکێ لە حەشتی شعبی کەم و چەوەردەگرێت دەبێ ملکەچی فەرمانیش بێ. سەرباز مافی ئەوەی نییە بڵێ بەگوێی ئەم فەرمانە دەکەم، بەڵام ئەمەیان نا. ئەمە نەسروشتیە و نەلۆژیکیە. بەڵام دیارە ئەمەش کاتی دەبێ و پێویستە واقعی بین. لە خۆگرتنی میلیشیاکان لەلایەن دەوڵەتەوە، میلیشیاکان لە 2003ەوە لەسەر گۆڕەپانی عێراق هەر هەبوونە.
لە خۆگرتنی تەواوی میلیشیاکان و دانانیان لە ژێر فەرمانی سوپا و سەرۆکوەزیران پێویستی بەکاتە. ڕۆڵی کۆمپانیای بریچ پێترۆلیۆم لە کەرکووک بوو ئەو کۆمپانیایە بە تەواوی لە سیاسەت دوورە. کارمەندانی بریچ پێترۆلیۆم نانەوێت سیاسی بن و نزیک بن لە سیاست. تەنیا دەیانەوێت سەقامگیری ئەمنی و ئیداری هەبێ. ئەوەش بۆ ئەوی بتوانن لە کاری دەرهێنانی نەوت و ڕاهێنانی عراقیەکان و کارمەندەکانیان بەردەوام بن. للاستخراج وأيضا لتدريب العراقيين الموظفين وهذا بریچ پێترۆلیۆم کۆمپانیای حکوومەت نییە، بەڵام پێم وایە وەکو عراق پێویستان بە هەندێک کۆمپانیای بیانی هەیە کە ببنە هاوبەشی کۆمپانیا عراقیەکان و ئەویش یەکێکە لەوانە. للشركات العراقية وهم هذا واحد منهم. أعتقد إحنا پێم وایە دوو کاژێرمان تەواو کرد و بەردەوامی شەرمەقسە دەکەم. وأنا أتكلم ئەمە بینەرەکان بێزار دەکات، من دوو کاژێرە قسە دەکەم. أتكلم لساعتين. جا ئەوان بێزاربوون یا تۆ پرسیارەکانە بەلاوە گرانە؟ دوایین دوو پرسیار. دوایین دوو پرسیار؟ بەس بۆستە کام پارێزگایە پرسیاری؟ ئەنبار قسەیان کرد بەس چرکەیەک دیوانیە. کوا دیوانیە؟ تەماشاکە جارێ 5 و 20 خولەکە پلانەکەمانەوە بوو تا 6 بێ بیرە نایە؟ پێم وایە دوو کاژێر بەس بێ، لەبەر بینەران دەڵێم نامەوێت سنووری سەبریان ببەزێنە. خوا لەگەڵ ئارام گرانە. کێشەکە ئەوەیە باڵیۆزەکان هەمیشە زۆر دەڵێن. منیش زۆر درێژەندای قسەکانم و داوای لێبوردن دەکەم. تەنیا کێشەکە ئەوە نییە، کێشەی دومیش ئەوەیە کە باش خۆت ئاوا لای لە وەڵامی پرسیارەکان. ئەکو سوال هەنانە پرسیارێکەیە لەوەیە لەبارەی ڕەفتاری سەربازە بەریتانیەکانە، دواتر قسەی لێسەر دەکەین. دوو بە دوو لە پاژەم دانیشتنە. باشە؟ فەرموو. ئێوارەتان باش، محەممەد ئەبولهێل لە دیوانیە. ئەندامی هاوپەیمانی گەنجانم بۆ ئاشتی و ئاسایش بۆ بڕیاری 2250. دیوانیە یەکێکە لە ناوچە مێژوویەکان. یەکەم شوێنە کتێبخانەی هەبووە، هەروەها یەکەم شوێن بوو خوێندنەوە و فێربوون تێیدا دەستی پێکرد. پرسیارەکەم بەم شێوەیە: بەریتانیا چۆن کار دەکات بۆ ناساندنی شوێنەوارە مێژوویەکانی دیوانیە لەسەر ئاستی جیهان، بە تایبەتی پێدانی دەرفەت لە پێناو چوونە نێو لیستی کولتوری جیهانی؟ پرسیاری دووەمم: ئەگەر خرا لیستەکەش، ڕۆڵی ئێوە چی دەبێت بۆ بەهێزکردنی گەشتیاری و کولتوری لە دیوانیە؟ سپاس. بەڵام پێشەوە وێڵامیان بیتەوە تەماشای ئەو دەم و چاوانە کە سەیری منەکەن و زۆر زۆریش تووڕەن لێم پێمەڵێن بێچوون بۆچی منە هەڵنەسانوە. با دوو پرسیار نەبێ بە 5 پرسیار بێ بە کورتی دانوستاندنەکەین باشە؟ ئەوە دانوستاندنێکی زۆر باشە. من دەڵێم دوو، تۆ دەڵێی 5. جاوەڵامە کار 5. ئەو پرسیارەی تایبەتە بە کولتور و شوێنەوار و گەشتیاری لە دیوانیە، پێم وایە ئەم وەڵامە بۆ هەموو پارێزگاکان دەبێ. ئێمە وەکو بەریتانیا چەندین پرۆژەمان هەن بۆ پارێزگاری لە کللتوری عراق بەبیندراو و نەبیندراوەوە. بەداخەوە لە ماوەی ڕابردوودا دەرفەتی ئەوەمان نەبووە سەردانی هەندێک لە پارێزگاکان بکەین، بەڵام ئێستا وەکو ئەم سەردانی ئەمڕۆم بۆ بەسرە و پێشتریش چووم بۆ سامەڕا و چووم بۆ حلە و زۆر شوێنی دیکەیە وڵاتە جوانە، بەڵام پارێزگاکانی ناوەڕاست هەتا ئێستا سەردانم نەکردوون. جەنابی سەرۆکوەزیران زۆر پێداگری دەکات کە بچم بۆ میسان. پشتیوان بەخوا سەردانتان دەکەم. نامەوێ بڵێم هەموو شتێک لە عراق ڕزگار دەکەین، ئەمە ئەرکی دەوڵەتی عراقە. پێم وایە هەندێک جار کاری گونجاو ئەوەیە ڕۆشنایی بخەینە سەر هەندێ لە بژارە لە بەردەم حکوومەت. پرۆژەی ڕاستەوخۆ نا،
وەکو دەڵێن خەڵکی مەککە کاروباری خۆیان باشتر دەزانن. ئێوەش خۆتان هەموو چارەسەرەکان دەزانن، هەموو وەڵامەکان لای ئێمە نین. بەڵام دەتوانین خەڵکی شارەزا بهێنین و دەشتوانین گەشتیاران هەم بدەین، بەڵام کێشەی گەشتیاری ئەوەیە پشت بە ئارامی و ئاسایشی وڵات دەبستێت. بێگومان ڕەوشی ئەمنی 100 جار لە جاران باشترە، بەڵام هێشتا هەڕەشە لە بەریتانیەکان هەر هەیە، تەنانەت هەڕەشە لەسەر منیش هەیە. هەندێک میلیشە ئەمەیان خۆش ناوێ. بۆیە زەحمەتە بۆ نمونە خزمەکانی خۆم هام بدەم سەردانی عێراق بکەن. ئەگەر هەڕەشە هەبێت جامە بەشێکە لەو کێشەی ناکۆنتڕۆڵی ئەمنی و نەبوونی کۆنتڕۆڵ لەسەر بڵاوبوونەوەی چەک. بەڵام پشت بەخوا چاوم لەو ڕۆژەیە کە گەشتیاران بە ژمارەی زۆر بگەڕێنەوە بۆ سەردانی ئەم وڵاتە جوانە. هەر بۆ زانیاری و نامەی هەڕەشەم بۆ باشە بە هەر چۆنە بێت، بەڵام بە خێرایی. واست هیچ پرسیاریان نەکرد وانە؟ اوكي سليماني ياسين بس واسط وين الواسط؟ واسط كوا فرموا سلێمانی پرسیار نییە؟ تۆ خەڵکی سلێمانیت؟ بێگومان من خۆم خەڵکی سلێمانیم و لە سلێمانیشەوە پرسیارێکە بێ و لە هەولێریشەوە ئەبێت و ئەو برایەزیدیەمان و ئەم خاتوونەش پرسیارێکەکە. سڵاو بۆ ڕێز باڵیۆز، بەخێر بێن بۆ بەسڕا، ئاوەدانتان کردەوە. بەسڕە شاری دووەممانە، هەر لە کەناڵی ڕوودا و جا نازانم ناوەکەم ڕاست گوتووە یان نا. هەر لەم کەناڵەدا لێدوانێکتان هەبووە و تێیدا باسی ئەوەتان کرد کە تەقاندنەوەی 25 کیلۆگرام تەقەمەنی پەیام نەبووە. لە لێدوانێکی دیکەتاندا لە پانێلێکی ناوەندی ڕافیدەین لە نەجەف باستان لەوە کردەوە میلیشاکانی حەشدی شەعبی خاڵی لاوازی عێراقە، بەڵام لەلایەکی دیکەوە دەبینن دەوڵەتی ئێوە پشتیوانی لە میلیشاکانی پێشمەرگە لە باکوور دەکەن. ئەم دوو فاقێ بۆچی دەگەڕێتەوە؟ عەفو، پێشمەرگە میلیشیانیە. ئەوە کێشەی نێوانتانە. ئەوە سیاسەتی بەریتانیا. هێزەکان فەرمان لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە وەردەگرن، چی پێشمەرگە بێت چی حەشدی شەعبی بێت. ئەو پرسیاری یەکەم. پرسیاری دووەم، پشتیوانی سوودانی دەکەن، ئایا ڕێکەوتنێکی هەرێمیە یان بڕوایە؟ یەک خاڵ هەیە حەزەکەم ڕوونی بکەمەوە وەکو کوڕە پێشمەرگەیەک من ئەوە ئاڵێم، من بەڕەحمەت بێ باوکم من باوکم پێشمەرگە بوو لە ساڵی 74 لە شۆڕشی کوردستانە بوو. وەکو کوڕە پێشمەرگەیەک مجرد ئەواڵێم کە پێشمەرگە هەم بەپێی دەستوری عێراقی کە لە ساڵی 2005 زۆربەی زۆری عێراقیەکان دەنگیان بۆ دا بە کوردستانیشەوە، هەم بەو خەباتەی کە 100 ساڵە ئەیکا بۆ ئازادی وڵات هێزێکی نیشتیمان پەروەر و ڕێز لێ گیراوە. و کاتێک 2003 پۆڵ بریمەر هات ئەو شەی بەکارهێنا کە تۆ ئێستا بەکارت هێنا بۆ پێشمەرگە، لەو کاتەیە سەرکردایەتی سیاسی کوردستان ئەو وەڵامەیان نایەوە کە پێویست بوو و بۆیە تاکو ئێستا پێشمەرگە ما و هەر ئەشمێنێ وەکو بەشێک لە هێزەکانی پاراستنی هەموو عێراق بەپێی دەستور، وەکو هێزێکی نیشتیمانی کوردستانیش کە بە بەردەوامی ژیانی خەڵکی پاراستووە. حەزم کرد ڕوونی بکەمەوە بۆت. کاتێک گوتم بۆمبێک بە 25 کیلۆگرام تەقەمەنیەوە پەیام نییە، ئەوە ئەو کاتە بوو کە هێرش دەکرایە سەر بنکەکانی هاوپەیمانان کە لە عێراقن لەسەر داخوازی حکوومەت دێرن. لەو کاتەدا دەنگی وا هەبوون کە دەیان گوت ئەوە هێرشێکی جددی نەبووە، تەنیا پەیامێکی ئاگادارکردنەوە بووە لە میلیشیاکانەوە بۆ هاوپەیمانان. منیش لەو کاتەدا گوتم بۆمبێک بە 25 کیلۆ تەقەمەنیەوە
ناکرێ پێیان قنبلة 25 كيلو من التفجيرات بەڵکو هەوڵێکی جددیە بۆ کوشتن بەکردەوە ڕوویدا 3 ئەمریکی کات بوون بۆ ئەوەی هاوکاری عێراق بکەن بەدەستی میلیشای عێراقی کوژران ئەوە پێیان نەبوو العراق قتلوا من عيد ميليشيا عراقية مو رسالة تەرمەکان گەڕاندرانەوە بۆ خێزانەکانیان لە ئەمریکا خەڵکێک کە لە سەرداوای حکوومەتی عێراق گەشت بوونە ئەم وڵاتە بەدەستی میلیشا کوژرا قتلوهم ميليشيا ئەوە پێیان نەبوو مو رسالة ئەوە پێیان نەبوو هذا مو رسالة بۆ خاڵی دووەمت بوارم بدە بیرۆکەی خۆم ڕوون خليني أوضح أفكاري حەشتی شعبی بەشێکە لە حکوومەت میلیشاکانی دیکە کە دەکەونە دەرەوەی حەشتی شعبی ببوورە حەشتی شعبی بەشێکە لە دەوڵەت نەک لە حکوومەت وەکو گوتم تۆ ئەگەر لە حەشتی شعبی بیت کەواتە بەشێکی لە سوپا و سەربازیش بژارەی نییە سەرباز ملکەشی فەرمانە سەربازێک لە سوپا ئەگەر فەرمانی فەرماندەکەی خۆی ڕەت بکاتەوە ئەوە بە هەڵگەڕانەوە هەژمار دەکرێ و ئەمە بۆ حەشتی شعبی شەڕاستە میلیشاکانی دیکە کە چەکیان هەیە ئێستا وەکو سەرەتا نین لە 15 ساڵ لەمەوبەرەوە سوپای مەهدی کە ئەو کاتە ئێمە لە بەسڕە بووین سوپای مەهدی بوو بووە ئاڵانگاریەکی گەورەی بەردەم شکۆی دەوڵەت و سەرچاوی قەیرانێکی ئەمنی لەسەر ئاستیناوەخۆ ئەو میلیشیانەی ئەمڕۆ کە لە دەرەوەی چوارچێوەی دەوڵەتن بوون بە کێشەیەکی نێودەوڵەتی کێشەی نێودەوڵەتی لەوانەیە بەبێ ئارەزووی خۆتان و بەبێ ئارەزووی سەرۆکوەزیرانی هەڵبژێردرا و بتان ئاڵێنێتە چەندین کێشەی نێودەوڵەتی و تەنانەت جەنگیش في مشاكل دولية أو حتى حرب ئەمە گرنگترین پرسیاری بەردەم دەستەبژێری سیاسیە ئاشتی یان جەنگ بەدەستی خۆیان نییە میلیشا دوور بخەنەوە چکە ئەمە خاڵێکی لاوازیە و دەوڵەت لەرزۆک دەکات يعني يسبب حشاشة في البلد برایانی پێشمەرگە بە گوێرەی دەستور میلیشانی ئەمە بە پێی دەستور لەوە زیاتر درێژەی نادەمێ بەڕێز باڵوێز بەخێربێت بۆ پارێزگای جوامێری و بوێری کە پارێزگای منە پارێزگای بەسڕەی ئێوە ڕستەیەکتان گوت منیش لای خۆم تۆمارم کرد گوتان شارەکەتان جوانە بەڵام کێڵگەی مینە ڕاستە؟ دەمخەیتە کێڵگەی مینەوە نا ڕاستە وڵاتەکەمان جوانە ڕاستە کێڵگەی مینە بە بەڵگەی ئەوەی لەوەتەی لە 2003ەوە هێزەکانی بەریتانیا لە بەسڕن زیانێکی زۆر بە شارەکە کەوتووە لە ئەنجامی پاشماوەی بۆمب و مینەکانەوە لەم بارەیەوە پرسیارم هەیە و هیوادارم وەڵامتان هەبێت یەکەم بۆچی وەزارەتی بەرگەری بەریتانیا نەخشەی مین و پاشماوەی تەقەمەنیە بەجێ هەڵدراوەکانی بەریتانیای پێشکەشی حکوومەتی عێراق نەکرد بۆ ئەوەی بە ئاسانی پوچەڵ بکرێتەوە و جۆرەکانشی بزاندرێت کە بووە هۆی گیان لە دەستدان و نوێژکان بوونی خەڵکێکی زۆر پرسیاری دووەمم بۆچی هێزەکانی بەریتانیا هاوکاری عێراقی نەکرد لە کێوماڵکردنی بۆمب و مینەکان سەرباری ئەوەی لە ڕووی ئەندازیاری سەربازیەوە زۆر پێشکەوتووە بەسووتمان یەک پرسیار یەک دانەی تر تەواو بوو ها تەواو بوونی ئەم هەموو بۆمب و مینە کاریگەری بەسەر ژینگەش هەیە بەریتانیا بۆ بنیاتنانی دۆخی خراپی ژینگە و کەشوهەوا چی کردووە پلانی هەیە شتێک بکات لە کۆتاییدا ئەو پرسیارش دەکەم بەریتانیا بەنیازی کردنەوەی کۆنسڵخانەیە لە بەسڕە هل لدى الحكومة البريطانية رغبة في فتح قنصلية في محافظة البصرة؟ خۆزگەم بە خۆ نەبێ
ماشەڵڵا پرسیارەکانی لە زاخۆوە هەتا زوبێر بوو. سپاس بۆ پرسیارە هەمە جۆرەکانت. مەسەلەی کێڵگەی مین بە خاڵێکی وەرمەگرن، ڕەنگە گونجاو نەبوو بێ. بەڵام مەسەلەی مین ئەوەش بەشێکە لە پاشماوەی کۆمەڵێ جەنگی جیاواز کە بۆ ئێوە بەجێماوە. بەڕاستیش زۆری نێو مینانەکە ئێستاش لە عێراقدا ماون پاشماوەی جەنگی عێراق ئێرانن لە ساڵانی هەشتاکان و بەشێکیشی هی سەردەمی داعشە. لە ساڵی 2016ەوە لە چوارچەوەی قەرزێکی بەریتانیا بۆ دەوڵەتی عێراق بەشێک هەبوو بۆ ئەوەی بە هاوکاری کۆمپانیا بەریتانیەکان هەموو ئەو مینانە هەڵبگیرێنەوە. ئەمە ماوەیەکی درێژمایەوە چونکە کێشەی دیکەش هەبوون. کێشەی کۆرۆنا هەبوو، ئاڵۆزی دیکە هەبوون، بەڵام من وەکو بەشێ لە کارە لە پێشینەکانی خۆم وەکو باڵیۆز لەگەڵ جەنابی وەزیری ژینگە و برایانیە وەزارەتە خەریکی ڕێخستنی کاروبارەکان بووم بۆ ئەوەی پارە بۆ خاوێنکردنەوەی ئەو ناوچانە تەرخان بکرێت. ئەمە پێویستی بەکار بوو. ئێمەش کارمان لەسەر دەکرد. پرسیارەکەی دیکە؟ بەڵێ کۆنسڵخانە. کۆنسڵخانەی بەریتانیا پێم وایە هەتا ساڵی 2011-2012 هەبوو، پاشان دامان خست. ئێستا ئێمە لە سەردەمێکی نوێداین. سەردەمی داعشنا. لە سەردەمی داعشتا تاکەکاری لە پێشینی ئێمە لە عێراق بە نیسبەت ئێمە و ئێوە شەروەها بریتی بوو لە شکستێنان بە داعش. بۆ ئەو کاتە پێویستمان تەنیا بە باڵیۆزخانەیەکە بوو، باڵیۆزخانەیەک و کۆنسڵخانەیەکیش لە هەولێر بۆ ئەوەی لەگەڵ کورد بەشدار ببین. ئێستا دەچینە سەردەمێکەوە دەتوانم بە پڕکێشیەوە بڵێم ڕەنگە پشت بەخوا گرنگتریش بێت لە ئاسایش. سەنتەری بازرگانی عێراقیش کوێ دەبێ؟ بەسڕەیە. بۆیە هەلی زۆر لێرە لە بەسڕە هەن. بۆ منیش ئەمە جاری دووەمە لە ماوەی 2-3 مانگدا کە سەردانی بەسڕە دەکەم. زۆر سپاس. ئێمە لە سەردانی بەردەوامدا دەبین بۆ بەسڕە چکە هەلی زۆر هەن و پرۆژەی هەمەجۆر هەن و پشتیوان بەخوا هەندێک لەو پرۆژانە لە ئایندەیەکی نزیکدا دەکەونە بەرچاو. دواتر سیر دەکەین. ئەگەر بریچ پێترۆلیۆم لێرە بێت و قوتابخانەی بەریتانی هەبن و پرۆژەی هەمەجۆر هەبن ڕەنگە ئەمانە ببنە پاساوێک بۆ سەر لە نوێکردنەوەی کۆنسڵخانە. سلێمانی سەرەتا بە ناوی خوای گەورە و میرەوان بە خێرانیتنی بەڕێ ستیڤنەکەم من دیار دڵشاد خەڵکی پایتەختی ڕۆشنبیری و دایەنان و خاوەن بڕوانامەی دبلۆم لە بواری شیکاری نەخۆشیەکان و خاوەنی چەندایەنانێک کە چەندایەنانێکیان لە وڵاتی بەڕێستان دەگدانەوەی هەبوو. بەنسبەت پرسیارەکانمەوە من پرسیاری یەکەم ئەوەیە ئایا لە وڵاتەکەی تۆدا کەسێک هەبووە کە خۆبەخشی کا بۆ ماوەی 8 ساڵ بێ ئەوەی هیچ پاداشتێکی بێت یاخود مافێکی بدرێتێت؟ و پرسیاری دووەمیانم دەربارەی ژیانی تایبەتیتە ئەگەر هیوادارم نەگاتەوە ڕادەیە پێویست بێت چیتە نەخۆشخانەیەک لە کوردستاندا دەچیتە نەخۆشخانەیەکی حکومی یاخود نەخۆشخانەیەکی تایبەت؟ ئەڵێ ئەگەر دوور بێ پێویستە پێبوو لە عێراق ئەچی بۆ نەخۆشخانە؟ ئەگەر بەڕاستی پێویستم پێی بێت بەڵێ دەچم. پێم وایە پەیوەندی بە دۆخەکەەوە دەبێت. خۆی ئەو شێوازەیە ڕێکمان خستووە ئەوەیە ئەگەر شتێکی گشتی بێت دەبێت بچمەوە بۆ بەریتانیا. ئەگەر شتێکی لە ناکاو بێ خۆیان دەمێنەوە بۆ بەریتانیا. لە بەریتانیا کە کچی یەکەمم لەدایک بوو لە ئینگلتەرا لەدایک بوو پزیشکەکە عێراقی بوو. کچی دووەمم لەکوێت لەدایک بوو پزیشکەکە هەر عێراقی بوو. بۆیە بە تەواوەتی متمانم بە پزیشکی عێراقیە. دەست خۆش ئەوەی کە بە ئاڵای کوردستانەوە هاتووە فەرموو هەولێر وانە؟ هەولێر ئۆکەی.
من سمية رشيد کچی پێشمەرگەیەکم لە یەکێک لە گوندەکانی هەولێرەوە هاتووم. بەخێر هاتنی بەڕێستان دەکەم و پرسیارەکەی من سووک و ئاسانە. بە خۆتان دەزانن هەڵبژارنی سیاسی لە هەرێمی کوردستان نزیک بۆتەوە. ئایا حکمت لەوەدا چ بوو کە بەڕێستان هەڵسان بە ئاشکراکردنی لایەنی سیاسی خۆتان بە سەردانێکی فەرمی بۆ لای لاهور شێخزەنگی لە ماوەی ڕابردوودا؟ لاهور تاڵەبانی؟ سپاس. خۆشحاڵم کە پێت گەیشتم. پرسیار یاسانەوەیە کە هاندەری چیانەیەکی ئینگلیزیت. پرسیار یاسان ئاوایە. پێم وایە بە نزیکەی چاوم بەسەرکردەی هەموو حیزبە کوردیەکان و ئەو کەسانە کەوتووە کە سەرۆکایەتی لیستێک دەکەن بۆ هەڵبژاردنەکانی کوردستان. Parties and the people who were running a list in the Kurdish elections. So I met Lahore. بۆیە چاوم بە لاهور و کاک بافڵ و قوباد و هەروەها نەوەی نوێ کەوتووە. بە نزیکەی دیدارم لەگەڵ هەموو حیزبەکاندا کردووە. ئێمە وا ناکەین کە حیزبێک بەسەر حیزبێکی دیکەدا ڕەپێژ ناخین. ئێمە لە هەڵبژاردنەکانی عێراقیشدا لایەنگری کەس نین. بێگومان لەگەڵ محەممەد شیع سوودانی و حکوومەتەکەیدا کار دەکەم. لەگەڵ وەزارەتە جیاوازەکاندا کار دەکەم. کاتێک چاوم بە کەسێک دەکەوێت ئەوە مانایەوە نییە کە من هاوڕێی بم. ڕەنگە لە کۆتایی دیدارەکەدا تویتێک بکرێت و وێنەی من بێت لەسەر کورسیەک بە جلوبەرگی فەرمیەوە بڵێت باڵیۆزی بەریتانیا چاوی بە فڵان کەوت و ئەم بابەتانەیان تاوتوێ کرد. باشە، بەڵام دەکرێت لە پشتی ئەو وێنەیەوە ڕازی نەبوون هەبێ. ڕەنگە لە پشتی ئەو وێنەیەوە گفتوگۆیەکی زۆر ڕاشکاوە نەکرابێ. بۆیە ئێمە لایەنگری کەس ناکەین. نابێ ئێوەی شوایدا بنێن کە من دیدار لەگەڵ کەسێک دەکەم خۆ بەخۆ وابزانید من پەسەندی دەکەم یان پشگیری دەکەم. ئەوە شتێکە کە هەموو سیاسیەکان هەوڵ دەدەن لە هەڵبژاردندا باشترین کاری خۆیان بکەن. Ez قوتابی الوان زنار قوتابی زانکۆ دۆگێمە. مدوێت بچوونە بەڕێستدا بزانم کە تو چاوە پێنگاوێت نێجیروان بارزانیت بینی بەرقەرارکردنە ئاشتیە عێراقێ و چارەسەرکردنە ئالۆزیەت ناوبەرە بەغدا و هەولێرێ مدوێت تو چاوە ڕوولێویت بینی. کاک نەچیروان دیپلۆماتێکی سروشتیە. ئەو لە ڕێکەوتنی سیاسیدا زۆر باشە. ئەو تەنیا کەس نییە کە لەوەدا باشە. پێم وایە سەردانی کاک مەسرۆر و دواتریش کاک مەسعود هەر زۆر گرنگ بوون. هەموو ئەو سیاسیانەی لە بەغداد چاوم پێیان کەوتووە خۆشحاڵ بوون بە بینینی کاک مەسعود. هەروە گوتیشیان کە گفتوگۆیەکی تەواو ڕاشکاوانەیان کردووە، جا پێم وایە ئەوە زۆر گرنگە. هێشتا کێشەکان ماون. کێشەکانی بووجەوا دەردەکەون کە چارەسەر بوو بن. بەڵام پێم وایە دادپەروەرانەیە کە بڵێم کێشە ڕاستەقینە قوڵەکە بۆ چەندین دەیە ئەوەیە کە خەڵکی کوردستان پێیان وا بووە ئەوەی بەغدا لاوەز دەکات من بەهێز دەکات. ئەگەر لە سەردەمی سەدامدا بوو بن گوتویانە ئەوەی سەدام لاواز دەکات من بەهێز دەکات. لە هەندێک خاڵدا دەبێت بازێکی زەینی هەبێ کە بزاندرێت گەشانەوەی ئێمە بە یەکدیەوە بەسراوەتەوە. پێم وایە ئەوە بۆ هەردوو لا هەنگاوێکی گەورەیە کە بینێن، چونکە مێژێکی دوور و درێژ هەیە و گەلێک سەختی هەبوون و زۆر کەس ئازاریان چەشتووە. بۆیە زۆر قورسە متمانە بە دەرەوەی بازنەکەی خۆت بکەیت. پێم وایە سەردانەکەی کاک نێچیروان هەر زۆر باش بوو.
هەروەها ئەوانەی کاک مەسرور و کاک مەسعودیش زۆر گرنگ بوون. هیوادارم باشتربوونی دۆخەکە بتوانێت بەلای کەمەوە ببێتە دەستپێکی چارەسەری هەندێک لە پرسەکە. پرسیاری زۆر سەخت لەبارەی کەرکووک و نینەوا و شنگال ئەوانە هەمویان پێکەوە پەیوەستن، بۆیە چارەسەریان قورسە. ئۆکەی برایەکی یەزیدیمان لێرە بوو دەستی بەرز کردەوە وتی من یەزیدیم فەرموو. ئەز مهندس مەحسن حەسەن حەجی ji şingala malwêran digelwe pişikdarim pêxweşxal im Mr. Steven tulverê amadeyê warwesa sopas ji bo bernamê bîstûn tolk ku şiyayî îro rojme li hev kom bike wekû diyar di çend rojên bihêde wê besirey heşt ku roja cînosayda êzidiya ye di vê rojê de gelî hevala Mr. Steven di vê rojê de dîsan kulûbirînên me êzdiyan û dibine ve hêztirên dakên me şêrîn û fer dibin li ser gorê ewan kesên canê xwe gorî ol û axa xwe kirî. Sê heşt nebtinî ev e belkû sê heşt ji bo me êzdiya rojeke reş bûye we rojeke nemana cînosayda nemana wijdanê mirovatî bûye ji bo me êzdiya. Her wesa kuştin û talankirin revandin û xwelîserî bûye ji bo me êzdiya. Eger ez niha bênim pisyara xwe ji te bikim divê baş guhête li me be bi hezarahan zarokên me xort pîr û kalên me li ser destê mezintirîn tîrorên ku şerqil ewsat de ew jî navê wê Daeş bû ku hatine kuştinê ki ji wan xalên bû ji xalan bû hatin kuştin. Erê çawa ez ê piştrast bim hûn wekû civaka nîvdewletî pişiklekî giştî we welatekî ji ban dike ji bo navê wê mafê mirovatiyê derketiye. Çawa ez ê piştrast bim ku careke dî em êzidî tûşî we rûbrûyî cînosayda nabin. We zor spas. سپاس بۆ پرسیارەکەت بەداخۆم بۆ قوربانیەکانت. ئێزدیەکان ئازاری زۆریان چەشتووە. هەموو پێکاتەکانی عێراق لە سەردەمی داعشدا ئازاریان چەشتووە و هەموویان لە شکاندنی داعشدا قوربانیان داوە. ئێمە لە پشتیوانی ئێوەدا بۆ بردنەوە لە دژی داعش ڕۆڵمان هەبووە. سەرکەوتنەکە هی خەڵکی عێراقە نەک هاوپەیمانان. پێم وایە شتە گرنگەکە ئەوەیە کە پێویستە بەرپرسیارەتیت هەبێت. پێم وایە ئەوەی لە جینۆسایدەکانی پێشوو هاوشێوەی و کۆمەڵکوژیەکاندا دڵنیایی ئەوەیان داوە کە هەموو کەسێک لە بیردا دەمێنێتەوە. ئەوە هەر ئەوەندە نیە کە جینۆسایدێک ڕوویدا بێت. هەموو کەسێک یادی بە زیندووی دەمێنێتەوە. ئەوان لە هۆڵۆکۆست و لە ڕواندا هەوڵی ئەمەیاندا. پێم وایە ئەمە ئەرکێکە. لێکۆڵینەوەکانی نەتەوە گرتوەکان و یونیتات کە ئێمە پشتیوانیان دەکەین و کۆتایی ئەم مانگە کۆتایی دێت، بەڵام هێشتا کار هەیە کە دەبێ بکرێت. هێشتا لە نینەوە گۆڕی بە کۆمەڵ هەن کە دەبێت هەڵبدرێنەوە. ئەوەش کارێکی قورس و ناخۆش بوو بۆ کەسانێک و تەنانەت بۆ حکوومەت و وڵاتیش ناخۆشە ڕوبەڕووی ئەوە ببیتەوە کە ڕوویداوە. بەڵام پێم وایە ئەگەر ئێوە وە کۆمەڵگە ڕوبەڕووی ئەوە نەبنەوە کە ڕوویداوە، ئەوە ناتوانن لە کۆتایی چیرۆکەکەدا بگەنە بەرپرسیارەتی. ئێستا حکوومەتی عێراق داوای لە یونیتات کردووە بڕوات. ئەوە بڕیاری حکوومەتی عێراق و بڕیارێکی سەروەرانەیە. پێم وایە ناتوانین گەرانتی بدەین، چکە بەداخەوە ئەوە شتێکە لە نێو مرۆڤدا کە ئێمە لە تواناماندا نییە ئەم شتانە بکەین. هەر تەنیا لە نینەوە نییە، تەنیا لە عێراقیش نییە، لە شوێنە جیاوازەکانی جیهانیشدا دەیبینین. بۆیە گەرانتی نییە. ئەوەی دەتوانین بیکەینەوەیە هەوڵ بدەین ئەو کەسانی ئەمەیان کردووە
بدەینە دادگا تا بیان خەنە زیندانەوە و لەمە بەردەوام دەبین. ئێمە لەنێو پۆلیسی بەریتانیا لە بەدواداچوون بەردەوام دەبین. بەردەوام دەبین لە لێکۆڵینەوە لە هەر تۆمەتبارێک، نەک تەنیا لە کەیسی ئەزدیەکاندا، بەڵکو لە کەیسی سپایکەر و کۆمەڵکوژیەکانی دیکەشدا، بۆیە زۆر بەداخەوە بۆ زیان و قوربانیەکانتان. پێم وانێ بتوانین ئەو گەرانتیە بدەین. پێم وایە ئەوە شتێکە پەیوەندی بەگەلی عێراقەوە هەیە کە دڵنیایی بدا بەرپرسیارەتی دەبێت، بە تایبەتی دوای کۆتایی هاتنی یونیتات. ئێستاوە ئەرکی عێراقە بیکات. بەڵام خۆت زۆر باشە زانی، زۆر بەداخەوە کە هێشتا 7,000 کەس لە کەسوکاری داعشەکان کە ئێستا ئەوانیشی ترە بێ پێیان بڵێ چەکداری داعش لە کەمپی هۆلن کە هەمووی 50 کیلۆمەتر دوورە لە شنگالەوە و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئامادە نییە کە ئەوان بەرێتە بەردەم دادگا. کێشەی داعش تەواو نەبووە. کێشەی داعش زۆر لە پێش و باشترە، بەڵام تەواو نەبووە. هەروەها پرسی باکووری سووریا و بۆشایی لە سووریا بۆ داعش تا خۆیان ڕێک بخەنەوە تەواو نەبووە. نازانم حکوومەتی سووریا چۆن دەتوانێت ڕۆژهەڵاتی سووریا ڕێک بخات و بەڕێوەی ببا. حکوومەتی سووریا ناتوانێت درعا بەڕێوە ببا کە 50 میل لە دیمەشقەوە دوورە. ناتوانێت کۆنتڕۆڵی بکە. ناتوانێت خزمەتگوزاری پێ بگەێنێت. ناتوانێت لە درعا قوتابخانە بکاتەوە. ئەی چۆن دەتوانێت ڕۆژهەڵاتی سووریا کۆنتڕۆڵ بکە؟ بۆیە بۆشایی بۆ داعش دەکرێتەوە تا خۆی ڕێک بخاتەوە. بەداخەوە پێم وایە ئەم دۆخەی سەلی عێراقیە زۆر لەم ساڵانەی ئایندی نێو خۆی سووریا باشترە. عێراق تەنیا بەشێکی وێنەکەیە. سێرم لێرێ کەس پرسیار لەبەری هاوپەیمانانەوە ناکە. پێم وایە هاوپەیمانان کۆتاییان بێت. بەڵام هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ شەڕی دژی داعش لە سۆماڵ و بەشەکانی دیکەی ئەفریقا و لە سووریا پێویستە بەردەوام بێت. گەرچی لە عێراق کێشەکە زۆر لە پێش و باشتر بێت. زۆر باشە. پرسیاری دوایینیش بۆ سەلاحەدینە. تکریت. سڵاوتان لێبێت. سڵاو لێبێت. عومەر عادل لە پارێزگای سەلاحەدین شاری تکریت. بە کالۆریسم لە زانستە سیاسیەکان هەیە. ڕۆڵی سەرەکی باڵیۆزەکان نوێنەرایەتیکردنی وڵاتەکانە لە ناو وڵاتی میوان و جێبەجێکردنی سیاسەتی دەرەوەی وڵاتەکانە لە عێراق. بەڕێز باڵیۆز، ڕۆڵتان چی بوو لە کۆبوونەوەی نێوماڵی شەعلان لکرەیم کە ژمارەیەک پەرلەمانتاری سونە ئامادەی بوون؟ ئایا بابەتەکە پەیوەندی بە خێراکردن بوو بۆ هەڵبژاردنی سەرۆکی پەرلەمان؟ پێتان وایە ئەمە دەسوەردانە بۆ نێو کاروباری ناوخۆی وڵات و لاوازکردنی سەروەریەکەی؟ شكرا جزيلا. بە گوێرەی ڕێکەوتن نامەی ڤیەننا، ئەو ڕێکەوتن نامەیە بنەمای کاری دیپلۆماسیە. بە گوێرەی ئەو ڕێکەوتن نامەیە دیپلۆماتکار لە هەر وڵاتێکدا مافی ئەوەی هەیە لەگەڵ هەموو خەڵک قسە بکە، نەک تەنیا لەگەڵ وەزیرەکان و یان دەتوانین لە بەریتانیا لە فەرەنسا بە وڵاتەکەدا بگەڕین. ئەمەش لەبەر چەندین هۆ. یەکێک لەوانە قوڵکردنەوەی تێگەیشتنە لە وڵاتە. من بەڕاستی لە ساڵی 2013 و 2014 سەردانی عێراقم کردووە. لەو سەردەمەدا تەنیا دەرفەتی ئەوەمان هەبوو لەگەڵ بەرپرسان لە بەغدا قسە بکەین. تەنیا بەرپرسانیش لە بەغدا بە منیان دەگوت هەموو شتێک لە ژێر کۆنتڕۆڵە. هەموو شتێک لە ژێر کۆنتڕۆڵە. هەتا هەفتەیەک پێشکەوتنی مووسڵ هەر دەیانگوت هەموو شتێک لە ژێر کۆنتڕۆڵە. بۆیە ناتوانین بەتەنیا پشت بە دیدگای سیاسەتکاران و بەرپرسانی گەورە ببەستین. بەدڵنیاییەوە بەشێک لە وێنە گرنگەکە دەبینن. خۆ بەڕاشکاوی وێنە گەورەکەرای ئەوانە. بەرپرسان لە وەزارەتەکان ئاماریان لە بەردەستە و وێنە گەورەکەیان لەلایە، بەڵام ئێمەش لە ڕێگەی گفتوگۆوە لەگەڵ ئێوە بەشێکی وێنەکە وەردەگری. پارێزگارێک
هاوڵاتێکی ئاسایی لە بەسرا یان لە زوبێر دۆخەکە لە گۆشەی خۆیەوە دەبینێت. ئەوەی مووسڵ لە گۆشەیەکی دیکەوە. لە سەلاحەدین دۆخەکە لە گۆشەیەکی دیکەوە دەبینن. بۆیە ئێمە تێکەڵی خەڵک دەبین بۆ ئەوەی تێگەیشتنی خۆمان قوڵتر بکەینەوە. شێخ شەعلان هاوڕێمە. لە سەلاحەدینیش کە سەردانم کرد، ئەو لە چوارچەوەی سەردانێکمدا بوو بۆ پارێزگاکە و ئەویش وەکو سەرۆک عەشیرەت نزیکەی 100 کەسی لە سەرۆک کۆزەکانی ئەو ناوچەیە کۆ کردەوە. لەو دانیشتنەدا گوێم لە تێڕوانینی ئەوان گرت دەربارەی کاروباری پارێزگاکە و هەروەها تێڕوانینیان بۆ ڕەوشی ئەمنی و ئابووری و کلتوری لە عێراق. ئەوە بۆ مانایان نییە کە کاریگەریانە سەر منداناوە. من تەنیا گوێم لە ڕاوبۆچوونی ئەوان گرتووە لەو دانیشتنەدا. کەواتە شتەکە لەبەرەوە نەبوو کە ئێمە لایەنگری لە شێخ شەعلان دەکەین یان ئێمە دژی شێخ شەعلانین. ئەم دیدارانە هەلێکن بۆ ئەوەی تێکەڵی خەڵک ببین، هەروەکو ئەوەی ئەمڕۆ کە دەرفەت ڕەخساوە بۆ ئەوەی تێکەڵی ئێوە بم و لێتانەوە فێر ببم. وەکو گوتم خەڵکی مەککە کاروباری خۆیان باشتر دەزانن. ئێمە وەکو بیانی بەڕاستی وڵاتەکەتان وڵاتی ئاڵۆزیە. بیانی چی ئەڵێ ئێستا لە عەمارەوە دابۆزی؟ وڵاتی شتی سەیر و سەمەرێ و پێویستمان بەوەیە خەڵک دیدگا و تێڕوانینی خۆیانمان بۆ باس بکەن، بە تایبەتی لە وڵاتێکی ئاوا هەمەڕەنگدا، وڵاتێکی هەمەڕەنگ کە هەمووان بە ئێزدی و کریسیان و تورکمان و سونی و شیعی و ماشەڵاتان لێبێ هەمووتان لە یەکدی جیاوازن. بێگومان ڕای جیاوازتان هەیە و ئێمەش دەمانەوێ گوێ بگرین و سوود وەربگرین و فێربین. سوپاس بۆ هەموو پرسیارەکانتان. داوای لێبوردنتان لێ یەکەم و زۆ سوپاستانەکەم، زۆ سوپاس و زۆ داوای لێبوردن دەواناکەم کە نەتانتوانی پرسیار بکەن، بەس کاتەکە دیاری کراوە و ئەپەر لیمیتیشمان تێپەڕان و ئیتر ناتوانم لەوە زیاتر زەخت بکەم. دوایین پرسیاری منیش بۆ تۆ. کێت پێ باشە دوای تۆ بۆ ئەڵلقەکانی داهاتوو ڕێک لەسەر و کورسێ دانیشێ کە ئێستا تۆ لەسەری دانیشتووی؟ زۆر کەسن کە دەتوانم بیریان لێ بکەمەوە. ئەو کەسەی حەز دەکەم لێرە دابنیشێت و خەڵک پرسیاری لێ بکەن، کەسێک کە زۆر شتی باشم لەبارەیەوە گوت، کاک نێچیروان بارزانیە کە پێم وایە کەسێکی زۆر باش دەبێت لێرە دابنیشێت. بەدڵنیاییەوە سەیری ئەو بەرنامەیە دەکەم. پێت دەڵێم کەکەی دیکەش بۆ ئەو بەرنامەیە زۆر باش دەبێت، ئەویش کوردێکی دیکەیە و کاک بافڵ تاڵەبانییە. پێم وایە ئەویش کەسێکی زۆر باش دەبێت. بەڵام لە هەولێر جارێکی دیکە دەمخەیتە کێڵگەمینەوە. بۆ کەسی سێیەمیش لەبەرەوەی لە بەسڕەم و کەسێک کە حەز دەکەم دواتر بیبینم و پێم وایە کەسایەتێکی زۆر گرنگی عێراقە، ئەوی شێخ حەسەن عەیدانیە. لە دوایە سناپەکەمان هەیە. سناپ نا سێلفی. سێلفی؟ بەڵێ بەیەکەوە؟ بەڵێ و تۆ سێلفێکە ئاگری. باشە زۆر باش. هەمووتان هەستن لە جێی خۆتان هەستن کۆ ببنەوە وەرە ئێرە تۆ. باشە ئەمە دەبێتە یادگاری هەر هەمومان کەوابوو هەموو پێویستەکە بەشدار بن. ئەوە باشە؟ ئامادەن؟ وەرنە پێشەوە. بەڵێ ئەو یەکەم تەواوە؟ زۆر سوپاس بۆ تۆ. Thank you. بێستون تۆک بە سپۆنسەری ئیمپایر وۆرڵد، سەردار گروپ، پرۆژەی بولیڤارد، کۆمپانیای هایسەنس.